خوشک و برایانی خۆشەویست بە ناوی مەڵبەندی کوردۆلۆژی زانکۆی سلێمانی بە گەرمی بە خێراتنتان دەکەم لەم ئێوارە کۆڕە تایبەتیەدا و لەم ڕۆژە تایبەتیەدا. ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە، هەمومان دەزانین ڕۆژی خۆشەویستیە. لە هەمان کاتیشدا ڕۆژی لەدایکبوونی مێژونووسی گەورەی کوردیش مامۆستا کەمال مەزهەرە. ئێمە بۆ ڕێزگرتن لە سێ باوکی گەورەی مێژونووسی کورد، شەرەفخانی بەدلیسی و ئەمین زەچی بەگ و دکتۆر کەمال مەزهەر، تکایە دەقەیەک بە پێوە بۆستن گەورەی بنوێنن. زۆر سوپاس، بفەرموون. خوشک و برایانی خۆشەویست، باسی ئەمڕۆمان باسێکە لەسەر ناودارێکی کورد، لەسەر مێژونووسێکی گەورەی کورد. سەرەتا دەمەوێت من بەوەوە دەست پێ بکەم کە کوردستان لە بەرەبەیانی مێژووەوە هەر لەوەتەی کۆنی کۆنەوە هیچ کاتێک سنوورێکی دیاریکراوی نەبووە و یەک وڵات نەبووە بتواندرێت دەسەڵاتێکی تێدا بێ بۆی بتواندرێت یەک مێژووی سەرتاسەری بۆ بنووسرێتەوە. ئەم ئیشکالەتەی بۆ ئێمە دروست کردووە، بۆ مێژووی کورد دروست کردووە کەوا سەرزەمینی کوردستان سەرزەمینێکی پارچە پارچە و پەرش و بڵاو بێتن. لە هەر دەور و زەمانێکدا هەر بەشێکی لە ژێردەستی داگیرکەرێکدا بووە و بۆیە مێژووەکەشی وەکو وڵاتەکەی مێژووەکی داگیرکرا و پارچە پارچە بووە. کلۆد لیڤی-ستراوس لە کتێبی نەژاد و مێژوودا باسی دوو جۆر مێژوومان بۆ دەکا. باسی مێژووی کەڵەکەبوومان بۆ دەکا لەگەر مێژووی وەستاو. مێژووی کەڵەکەبوو مێژووی ئەو نەتەوە خواپێداوانەیە کەوا بەشداریان کردیە لە شارستانیەت و بەردەوام مێژووەکانیان قۆناغەکانیان بەردەوام بووە و توانی وتیانە بەردەوامی بە مێژوودا بدەن. مێژووی وەستا و مێژووی ئەو گەلانەیە کە ماوەیەک لە کاروانی مێژوو بەشدار بوون و دواتری دابڕانێک لە مێژوویاندا هەیە. بەم پێ بێ بەم جۆرە بێ مێژووی ئێمە دەکەوێتە ئەم خانەی کەوا پێی دەگوترێ مێژووی وەستاو. مێژووی وەستاو بەو مانایە نییە کە مێژووەکە وەستا بێ، بەو مانایە بووە قۆناغەکانی مێژوومان بەردەوامی تێدا نەبووە بۆ ئەوەی بتوانین لەم ڕێگایەوە کەڵەکەبوونێکی معریفی هەبێ بتوانین بۆ ئەوەی بتوانین مێژووی خۆمان بەسەر لەبەری بنووسینەوە. هەر کلۆد لیڤی-ستراوس باسی ئەوە دەکا، باسی گەلانی بێمێژوو دەکا، دەڵێ گەلانی بێمێژوو ئەوانە نین کە مێژوویان هەیە، ئەمانن بەڵکو مێژوویان نەنووسراوەتەوە. لەم ڕوانگەیەوە ئێمە مێژوومان هەیە، ئێمەش بەشداریمان کردووە لە شارستانیەتی ناوچەکەوە، بەڵام بەداخەوە مێژووی ئێمە بەشی زۆری نەنووسراوەتەوە. من هەمیشە وام گوتووە مێژووی ئێمە وەکو مروارەک وایە پارچە پارچە بێ و لە ناو زەریایەکدا پڕوشک بە پڕوشکی بچووک بێ. ئێمە ئێستا ئەرچی مێژوونووسانی ئێمە لە سەرەتاوە تا ئێستا بریتی بووە لە هەوڵ بۆ گەڕانەوەی ئەم پارچە پارچە شکاوانەی مێژووی ئێمە بۆ ئەوەی دوازار بتوانین ئەم پارچە بچووکانە بە تەنیشت یەکەوە بنێن بۆ ئەوەی بتوانین مێژووەکمان بۆ دروست بێ. ئەگەر مێژووەکی ڕاستەقینەش نەبێ بەڵام مێژووەک دەبێ نزیک لەو مێژووە. دەگەڕێمەوە سەر ئەو خاڵی بۆچی باسی ئەوم کردکەوە کوردستان سەرزەمینێکی پەرت و بڵاو و پارچە پارچە بووە. دەمەوێت ئەوە بڵێم ئێمە مێژووەکەشمان پارچە پارچە بووە. تەنیا دوو کەس توانیویانە لە نووسینەوەی مێژووی ئێمە هەوڵی مێژووی سەرتاسەری بدەن و مێژووەکی سەرتاسەری بۆ کوردستان بنووسنەوە. ئەوانیش یەکەمیان میر شەرەفخانی بەدلیسیە کە لە کۆتایی سەدەی 16دا شەرەفنامەی نووسیوەتەوە. دوجاریش 3 سەدە و نیو دوای شەرەفخانی بەدلیسی ئەمین زەچیە کە توانیویەتی مێژووەکی سەرتاسەری بۆمە بنووسێتەوە. بەدەر لەم دوو هەوڵە ئێمە تا ئێستا مێژووەکی سەرتاسەریمان نییە و مێژووەکی سەرتاسەریمان نەبووە. ئەمە ڕەنگەی خەوشێکی تێدا نەبێ، ئەمە ڕەنگە تۆزێکیش لەگەڵ وەزعی کوردستان بگونجێ لەبەرەوەی کوردستان پارچە پارچە بوو و هەر پارچەی لە بندەستێکدا بووە. ئەگەر شەرەفخانی بەدلیسی
ئەگە شەرەفخانی بەدلیسی لە دەرباری شاکانی ئێران نەبوایە و زمانی فارسی نەزانی بواە و کابرایەکی دەوڵەمەند و لە یەک لە بنەماڵە دەوڵەمەندەکان نەبایە دڵنیا بن نەیدەتوانی مێژووی کورد بنووسێتەوە مێژووی سەرتاسەری بنووسێتەوە بە حکمی ئەوەی بەرپرسی کاروباری هۆزە کوردیەکان بۆ ئاگاداری هەموو مێژوەکان بۆ توانیوێتی مێژوەی سەرتاسەریمان بۆ بنووسێتەوە کە ئێستا بۆتە شانازیەکی گەورە بۆ ئێمە هەر کەسێک لەسەر مێژووی کورد بنووسێ بیەوەی و نەوێ دەبێت بگەڕێتەوە سەر شەرەفنامە. دوای ئەوە 3 سەدە دواتر ئەمین زەچی بەگ ئەگەر ئەفسەری سوپای عوسمانی نەبوایە ئەگەر ئەم هەموو زمانەی نەزانی بواە کوردی و ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی و تورکی و ئەوانە و لە جوغزی مەحەلی ناوچەی سلێمانی و کوردستان نەچوو باە دەرەوە نەیدەتوانی مێژوەی سەرتاسەری بۆ ئێمە بنووسێتەوە بەڕاستی. بۆیە ئەمین زەچی پیاوێکی زۆر گەورەیە بیرمەندێکی زۆر گەورەیە یەکێکە لەو پیاوە گەورانەی کەوا تعبیر لە قوتابخانەی ناسیۆنالیزمی سیڤیل دەکات ناسیۆنالیزمی مەدەنی دەکاتن لە هەموو کوردستاندا بەشی زۆری ناسیۆنالیزمی کورد بە خەباتی چەکداریەوە لە شێخ عوبەیدوڵای نەهریەوە تا دەگاتە ئەمڕۆ ناسیۆنالیزمێکی ئیتنیکی بووە بڕوای بە خەباتی چەکداری و ئەوانە هەبووە تاقە کەسێک کە لە ناو هەمویان تعبیر لە ناسیۆنالیزمی مەدەنی بکاتن ئەمین زەچی بەگە بۆیە کاتێکە بە ئێمە باسی ئەمین زەچی بەگ دەگەین پرسی کوردبوون دێتەوە بەرچاومە چونکە ئەمین زەچی بەگ لە کتێبەکەیدا و لە هەموو کتێبەکەیدا بە دوای ناسنامەی کوردبووندا گەڕاوە. ئەو لەوێوە باسی ئەوە دەکات چۆن لە کاتێک لە کۆدێتای ساڵی 1970 تورکە لاوەکان کاتێک هاتنە سەر حکوم دەڵێ ئەوان لە پێشەکە باز دەکە هەمووشتان خوێندوتانەوە دەڵێن ئەوان بە خۆیان گوت تورک ئەیە من گوتم ئەسلی ئێمە چێ ئێمە لە چێوە هاتوونە لەوێ ڕا ئەم پرسیارە بەناو مێشکیدا گوزەر دەکا پرسی ناسنامەی کوردبوون و بە دوای کوردبووندا دەگەڕێ لەوێەوە ئەو بەرهەمەکانی خلاصەی تاریخی کورد و کوردستان و مێژووی کوردستان بۆ ئێمە مێژوەکی سەرتاسەری دەنووسێتەوە کە ئەمڕۆ ئێمە دەتوانین هەمومان شانازی پێ بکەین. بەڕاستی ئەم کارەی مامۆستا ئەکادیمی کورد دکتۆر سەباحی غالب کردووە لەسەر ئەمین زەچی بەگ کارێکە زۆر پێویستە دەبوایە زووتر بکرابایە ئەم پیاوە گەورانە بنیادنەری فکر و ناسنامەی کوردین پێویستە ئاوڕیان لێ بدرێتەوە یەک لەو کەسانەی کە لە هەموو کەسێک شایستەترە ئەمین زەچی بەگە پێویستە ئێمە ئاور ئەنەوەی ئێستا پێویستە ئاور لە ڕەفیق حلمی بداتەوە پێویستە ئاور لە مستەفا پاشا یامولکی بداتەوە پێویستە ئاور لە عەلادین سەجادی بداتەوە پێویستە ئاور لە هەموو ئەو پیاوە گەورانە بدەینەوە پێویستە ئاور لە سورەیا بەدرخان بدەینەوە پێویستە ئاور لە شەرەفخانی بەردەسی بدەینەوە ئەمە پێویستە ئەمانە دووبارە بە میتۆدێکی نوێ و بە منهەجێتێکی نوێوە بنووسێ. خۆشبەختانە من حکم لەسەر کارەکەی کاک سەباح نادەم کتێبەکەم خوێندەوە زۆر بە وردی کتێبێکی زۆر بە پێز و زۆر ئەکادیمیانە نووسراوە لەبەرەوە برای بەڕێزم مامۆستا جعفەر و مامۆستا ئەبوبەکر عەلی لەسەر کتێبەکە قسە دەکەن من کاتی زیاتر ئێوە ناگرم تەنیا ویستم ئەوە بڵێم من خۆشحاڵم کە لێرەدا ئەمڕۆ شایەدی ڕووداوێکی مێژوویم کەوا کتێبێکی نایاب لەسەر ئەمین زەچی بەگ نووسراوە بەو ئومێدەی کەوا بتواندرێ ئەمە کاری تری بەدوادابێ و دەوڵەمەندتر بکرێ و لە چاپەکانی داهاتوودا زیاتر تیشکی بخرێتە سەر و منیش وەک خوێنەرێک ئەگەر تێبینیەکم هەبوو دوجار دوای ئەم هەموو خەڵکە بە ڕێزە قسەیان کرد منیش ئەگەر بوارم پێدرا دەتوانم تێبینەکانی خۆم بخەمە ڕوو. من زیاتر کاتان ناگرم ئەمین زەچی بەگ زۆر زیاتر لەوە هەڵدەگرێ ئینسان بتوانێت قسەی لەگەڵ بکە. مامۆستا ئەبوبەکر بفەرموو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر بەخێر بێن میوانانی بەڕێز و خۆشەویست میوانانی زانکۆی سلێمانی و کوردۆلۆجی دکتۆر سەباح محەممەد ئەمین زەکی بەگی پیاوی مەزنی ئێمە لە مێژووە هیوادانی کە لەم دەرفەتەیە لانی کەمی ئەو نەقسە بکەین کە بە کەڵکیەوە بێ جەنابتان بیکەن بە بابەتی مشتومڕ و قسە لەسەر کتێبەکە بکەن. من نامەوێت قسە لەسەر فەسڵ بە فەسڵی کتێبەکە بکەم ئەمەوێ قسەیەکی گشتی لەسەر کتێبەکە بکەم و بە مۆڵەتی جەنابی دکتۆریش دوای تێبینەکانی خۆشم تۆمارکەم لەسەر ئەوەی کە پێم وایە ئەبێ وەک سەرنج تۆمار بکرێ و ئەکرێ ئەگەر دکتۆر بەدڵی بوو لە چاپەکانی داهاتووە سوودی لێوەرگیرێ
بۆ ئەوەی کە کتێبەکە بە بڕوای ئێمە لانی کەم یعنی دەوڵەمەندتر بێ و لە هەندێ ڕوەوە کەم و کورتی کەمتر بێ. پێش هەموو شتێ دەستخۆشی لە جەنابی دکتۆر سەباح بۆ کتێبێکی جوانی نزیکەی 500 لاپەڕەیی، کتێبێک لەسەر پیاوێکی گەورەی ئێمە محەممەد ئەمین زەکیبەک کە پێشکەشی کتێبخانەی کوردی کردووە. ماندوێتی زۆر کێشاوە، دیارە لە نووسینەکەشا دیارە یعنی تۆوی سەرەکیم کتێبە لە سەرەتا هێشتاکانەوە دەستی پێ کردووە تا کووردە و دە گەورە بووە و بیرۆکەکە خەمڵیوە و کاتی پێدا و لە ئێستاە لە قوارەی ئەم کتێبەیە خۆی بینیوەتەوە. دکتۆر سەباحی بەڕێز ئەوێ جارێکتر بە ئێمە بڵێ محەممەد ئەمین زەکیبەک کێیە و چی کردووە و بۆ ئێمە بێ بە پیاوێکی گەوری خۆمانی بزانین. پێم وایە وەڵامی ئەم سێ پرسیارەدات. لە توێژینەوەکەیە تا ڕادەیەکی زۆر ڕێوازی وەسفی مێژووی شیکاری پێڕەو کردووە، بەڵام ڕێبازی ڕخنەی لانی کەم ئەوەی پەیوەندی بە محەممەد ئەمین زەکیبەکەوە هەیە زۆر بەکار نهێناوە، لاندێ ڕوویترەوە بەکاری هێناوە بە دوای ڕێگ و ڕیشەی مەسەلەی مێژوویەکە یاگەڕێ. لە میانی قسەکردن لەسەر محەممەد ئەمین زەکیبەک قسەشمان بۆ لەسەر ئەو بڕگە مێژوویەشەکە، یعنی ڕەنگەیەکە لە باشەکانی ئەم کتێبە ئەوە بێ کە تۆسی وێنایەکی نێرگسی لە قۆناغی مەلەکێتی عراقی چێشراوە لانی کەم سەبارەت بە کورد کە هەوڵێکە بووە بۆ ئاوێزانکردنی کورد لە چوارچێوەی گەلێکی عراقیە، بەڵام ئەم کتێبە پێمانەڵێ کێشەی کورد و عراق لەو قوڵترە کە ئەو جۆرە وێنایەنە بۆ قۆناغی پادشایەتی لە عێراقا بکرێ وار لە سەرەتای لە حەزەی یەکەمەوە و بە درێژایی مێژووی عراق کورد کێشەیەکی بنیادی و قوڵی لەگەڵ خودی قوارەی عراقیە هەیە بەدەر لەوەی چێ دەسەڵاتدارە لە عێراق. مامۆستا پێمانەڵێ ئەم محەممەد ئەمین زەکیبەک تەبیعی لای ئەو بیرمەندە، من دوای ئینەکانی سەرنجەکانی خۆم تۆمارەکەم، پیاوێکە دنیا دیدە، زمانزان، تا سەرێسقان بە پرۆش و دڵسۆز بۆ کورد، تەنانەت هەرچی کردووە لە ژیانێ لە دیدی دکتۆرەوە پاڵنەری خزمەتکردنی کورد بووە و پەرۆشی میلەتەکەی بووە. کاتی ڕوا لە جیهانە لە چوارچەوەی ئیمپراتۆریەتی عوسمانە خزمەتەکە خۆی پێگەیەنێ، کێشەی نییە لەگەڵەوەی لە چوارچێوەی ئیمپراتۆریەتی عوسمانیە قسەی کردووە یا بڵێ خزمەتی کردووە، لەبەرەوەی کە لەو چوارچێوەیە کورد تایبەتمەندی خۆی ممارەسە کردووە و لەوێ ئەو دەرفەتێکی خۆپێگەیاندنی بۆ دروست بووە بەسەر جیهانە کراوەتەوە، زانیوێتی لە جیهانە چ باسە، کۆمەڵی زمانی زیندوی جیهانی زانیوە. محەممەد ئەمین زەکیبەک لێرەوە کراوەتەوە بە ڕووی دنیاە کاتێک کە تووسی ڕاستڵەکینێکی فکری ڕۆحیژە بێ بەهۆی حکمی ئیتیحاد و تەرەقیەکانەوە کاڵگری گوتاری پان تورکیزمن و پیان وایە ئەبێ ئیمپراتۆریەتی عوسمانی دوای ئەوەی گوتاری جامیعەی ئیسلامی شکستی خوارد ئەبێ ئەم جارە گوتارێکی تر شوێنی ئەو گوتارە بگرێتەوە کە گوتاری پان تورکیزمە، ئەیانەوێ گەلەکان بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی ئیمپراتۆریەتی عوسمانە بتوێننەوە، بە تایبەتیش کورد، لەبەرەوەی پیان وا بووە سەرانی دەوڵەتی ئیتیحاد و تەرەقی و لە دوایان مستەفا کەمال ئەتاتورکیش ئێمە ناتوانین عەرەب بتوێنینەوە، نەتەوەیەکی گەورەیە، بەڵام ئەتوانین کورد بتوێنینەوە لەبەرەوەی ئەو ڕەگ و ڕیشە قوڵەی و ئەو قەبارە گەورە و ئەو ناو دەنگە مێژوویەی نییە، لەبەرەوە ئاسانتر ئەمە توانین بتوێنینەوە. بەڵام دیارە 100 ساڵ خەبات و خۆڕاگری کورد و یاخیبوونی لە توانەوە ئەو بۆ چوونانەی زیندە بەچاڵ کرد و سەلماندی کورد کەمەنەتەوە نییە و کورد قابلی قوددان نییە و کورد چوارەمین نەتەوەی گەورەی خۆرهەڵاتی ناوەڕاستە، بۆیە ئەگەر حکمەتێ پاشماوی حکمەتێ مابێ، ئەگەر پاشماوی عەقلانیەتێک مابێ ئەبێ بەو جۆرە مامەڵەی لەگەڵا بکە. محەممەد ئەمین زەکیبەک فرە بەهرەیە لە یەک کاتە بیرمەندە، نووسەرە، مێژوونووسە، سیاسەتمەدارە، لە بواری جۆراجۆرە خزمەتەکە لە ناوەوە داخە، بەڵام لە چوارچێوەی جەبرێکی سیاسیە لە ڕاستیە ئیشەکە و جەبرێکی نێودەوڵەتی. بەڵام دکتۆر تا ڕادێ ئەوەنە محەممەد ئەمین زەکیبەکی خۆشەوێ، ئەوەنە ڕۆڵیە نرخێنێ، ئەوەنە بە پیاوێکی گەورەیە زانێ، هەتا پاساو دێنێتەوە بۆ هەموو ئەو شتانی پێویستە بیکا و نەیکردووە. ئەو پێی وایە بۆ نمونە ئەسڵ وابوو کاتی ئەوە گەڕێتەوە و قەیرانێ لە سەرکردایەتی بزوتنەوەی ناسیۆنالیستی نەتەوەی کوردیایە، یەکێ لەو کەسانی چاوەڕێ بووە ئەو بۆشایە پڕکاتەوە، بە تایبەتی دوای ڕوخانی حکوومەتی دووەمی شێخ مەحموود محەممەد ئەمین زەکی بووە،
بەڵام ئەو پێی وایە کە بارودۆخی بابەتی لە کوردستانە یارمەتی دەرنەبووە وایش پیاوێکی واقع بین بووە واڵەشە نەبووە جوان واقعەکەی خوێنەوەتەوە بۆیە وازی هێناوە لە کەڵکەڵەی شتێکی وا کە ئەو ڕێبەراتی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی کردووە و بە هەمان ئەو شێوازەی ڕابردوو درێژە بە خەباتەکەی بە لای ئەم دکتۆر مامۆستا محەممەد ئەمین زەکی پێش هەموو شتێک کە ڕاستڵەکەی مێژووە نووسێتەوە بەڵام مێژووەکی سادە نانووسێتەوە تەبیعی بە باوکی مێژوو نووسی نوێی کوردی دانرێ ئەمەش حەقیقەتێکە یعنی دووبارە دەستپێکردنەوەی کردەی مێژوو نووسی کوردی بەڵام تەنها مێژوو نانووسێ بەڵکو ڕێبازێکی نوێی مێژوو نووسی داهێنێ لەگەڵ خۆیان چۆن ئێمە مێژوو بنووسینەوە چۆن چیرۆکەکان هەروە وەرنەگرین چۆن ئیحساس و خەون و خەیاڵی خۆمانی تێکەڵ نەکەین و چۆن ئێمە مێژوو بخوێنینەوە لە ڕوانگەی فەلسەفی مێژووەوە بۆی هەڵەکانی مێژوو دووبارە نەکەینەوە لە مێژووەوە فێر ببین خوێندنەوەی مێژوو بۆ ئەمین زەکی بەگ لە ڕاستیا جگە لەوەی بە کوردی مێژوو ئەنووسێتەوە بە کوردی مێژوو ئەنووسێتەوە بۆ کوردیش مێژوو ئەنووسێتەوە یعنی ئێوێ بڵێ لە کاتێکە کە جیهان دابەشە بێ بەسەر دەوڵەت نەتەوەکانە و ماڵی هاوبەشی نەتەوەکانی ناوچەکە ئەڕوخێ و دەوڵەت نەتەوەکان دروستە بن لەم ناوچەیە لەسەر بناغی ناسنامەی نوێ و هەموو کەس پرسیارەکە من لە چۆ هاتووم چیم هەبووە لە مێژووە چیم کردووە ئێستا چیم ئەبێ چی بم محەممەد ئەمین زەکی بەگەیوێ وەڵامیان پرسیارانە باتەوە ئەو شانازیەکە کە کووردە و پێی وایە کورد نیشتیمانێکە هەیە کوردستانە و ئەگەڕێتەوە بۆ بنەچە مێژوویەکانی کورد لە چۆ هاتووە بەو چیرۆکانە واز ناهێنێ بۆ نمونە کە لە لای شەرفخانی بەدلیزی و خەڵکی تر ئامادە ئەگەڕێتەوە بۆ پێش مێژووی ئیسلام ئەگەڕێتەوە بۆی کە ڕێگوڕێشەی کورد لەناو ئەو نەتەوانەیە بدۆزێت یا ئەو گروپە بەشەریە زمانەوانی و فەرهەنگیانەیە بدۆزێتەوە کە لە کوردستان ژیاون وەکو لۆلۆیەکان و گۆتیەکان و مادیەکان و ئەم بابەتانە کەواتە ئەوێ ڕەگوڕیشە و قوڵاییەک مێژووی بۆ کورد دروستکە یاخو کورد لە مێژووە ڕەگدا بکوتێ لەبەرەو یەکە لەو تێبینیە گەورانەی ئەو کاتە هەل لە هەشتاکانی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە وردە وردە کە خوێندنی نوێ و تێگەیشتنی نوێ و سەرەتاکانی ناسیۆنالیزمی نوێ گەشەئاکا و ئەمانە تەعەن لە کورد دەدرێت کە کورد مەخلوقێکی مێژووی نییە یعنی نەتەوەیەکی مێژووی نییە و داهێنانی نییە لە مێژووە ئامادەگی نییە لە مێژووە وەک کۆمەڵێکی کۆچەری بێ ڕەگوڕیشە بێ ناسنامە بێ قوڵایی مێژووی محەممەد ئەمین زەکی بەگ وەڵامی ئەو پرسیارە داتەوە کە نەک کورد کە نەک کورد هەیە کورد بوونێکی دێرین و قوڵی هەیە میوان نیە لە ئەم ناوچەیە و هەزاران ساڵە لەسەر خاکەکەی خۆیەژێ و نەکەر ئەوە توانای خوڵقاندنی شارستانیەتی هەبووە و توانای خوڵقاندنی ئیمپراتۆریەت و دەوڵەت و دەسەڵاتی هەبووە لە مێژووە ئەمە ئەگەر هەر کەسێ نەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی بیستەم و ئەو مشتومڕە گەرمەی هەبووە لەو کاتەیە بە تایبەتی لە ناو ناوەندە تورکیەکانە بۆی کە بێ ئێمە چۆن ئیسپاتیکەی تۆنەتەوە یەکێ لەو شتانە ئەوەیە کە تۆ ئیسپاتیکەی لە مێژووە بوونت هەبووە و کاریگەر بووی و داهێنەر بووی بۆی ئێستا لافی ئەوە لێ بەی تۆ بۆت هەیە ڕۆڵ ببینی واڕوا هاوبەشی سیستمی نوێی جیهانی بکەی یا بەشت هەبێ لە ئەو دابشکردانی کە بەداخەوە ئێمە بێبێژ بوون لە ئەو دابشکردانی هەبوو ئێمە چین لە چۆوە هاتوین بۆیە یعنی باسی شارستانیەتەکانەکە باسی بەشداریەکانی کوردەکە لە دروستکردنی ئیمپەراتۆریەتەکانە لەوانەش بۆ نمونە سەڵتەنەتی ئەیوبی چەندین یعنی میرنشین و دەسەڵات و دەوڵەت تەبیعی تەحەفوزەکەین لە بەکارهێنانی وشەی دەوڵەت کە ئێستام دەوڵەتە بەکارهێنێ زیاتر بە مۆدێلی دەوڵەت نەتەوە و دەوڵەتی نیشتیمانی نوێ بەکارهێنرێ بەڵام ئێمە وەکو چوارچێوەیەکی دامزراوەی و دەسەڵات خوازی بۆ پیادەکردنی دەسەڵات و ممارەسەکردنی لە چوارچێوەیەکی دیاریکراوە بەسەر کۆمەڵی خەڵکی دیاریکراوە ناچارین چەمکەکە بەکار بهێنێ تەبیعی و لەبەرەوەی کە محەممەد ئەمین زەکی بەگ کورد بووە پاشخانێکی عوسمانی هەبووە موسڵمان بووە کێشەی نەبینێتەوە لە نێوان ڕەهەندە موسڵمانیەتەکەی و کورد بوونەکەی و پسپۆڕەکەی و ئەمانە ئەتوانێت بە شێوەیەکی ئاسایی ئەم شتانە بکات لەگەڵ مێژووی کوردیە ئایدۆلۆژیا کاریگەر نییە بەڵکو ئەوەی لای بنەڕەتە کوردبوونەکە لای بنەڕەتە نە ئایدۆلۆژیایەکی هەبێت لە ڕوانگەی ئەوە مێژوو بخوێنێتەوە بەڵکو لە ڕوانگەی پێداویستیەکانی دووبارە بیناکردنەوەی گوتارێکی کوردی خودی کورد بوون بە شێوەیەکی نێو هاوچەرخانە کە بتوانێت
کێبڕکێ بکە لەم سەردەبە نوێیە بەو جۆرە ئەگەڕێتەوە بۆ مێژوو لێرەوەیە کە مێژوو تەنها محەممەد ئەمین زەکیبەک تەنها مێژوو نانووسێتەوە لە چوارچێوەی خەباتی کولتوری و سیاسی و کارژێڕی محەممەد ئەمین زەکیبەگە بێگومان مێژووی ئەدەبیش ئەنووسێتەوە بەشی خۆی ئەگەڕێتەوە بۆ مێژووی ئەدەبیش تەنها مێژووی سیاسی نا بەڵکو دەقی ئەدەبیش بەرهەمەهێنێ وەکو شیعریش بەرهەمەهێنێ و هەروە لەو چوارچێوەیە بەشی خۆشی ئەوەی کە پێڵەن پەخشان هەر لە بەرەوەی نووسینەکانیش بە شێوەیەکی گشتی هەندێکیان لە چناو چوارچێوەوە کۆی ئەمانە پێمانەڵێ کە محەممەد ئەمین زەکیبەک بواری کاری یەکەمی ناسیۆنالیزمی کولتوریە ناسیۆنالیزمی کولتوریە لە پەراوێزە بەشداری خەباتی ناسیۆنالیزمی سیاسیەکە تەنانەت ئەو بەشە لە خەباتی ناسیۆنالیزمی سیاسیش کە لە پێگەی وەزیر و کاربەدەست لە حکوومەت و دەوڵەتی عێراقیایکە هەر خزمەتە بە ناسیۆنالیزمە کولتوریەکە واتە چۆن میلەتێ مێژوویە بژێنێتەوە کولتوری ئەبژێنیتەوە زمانی ئەبژێنیتەوە ژێرخانێکی فکری و ئەدەبی بۆ دروستەکەی هەمووی ئەمە بۆ نمونە بەشێکی باش لەو خەباتی ئەو کردوێتی خەبات بووە بۆ زمانی کوردی کە بەڕاستی ئەمە جێگای تەقدیرێکی گەورەیە لە زیاد لە ڕوێکەوە محەممەد ئەمین زەکیبەک وەکو دکتۆر باسی کردووە خزمەتی بە زمانی کوردی کردووە ئەو زمانی کوردی پێش هەموو شتێ ویستوێتی بیسەلمێنێ کە زمانی کوردی زمانی کوردیە زمانی کورد زمانی کوردی زمانی کووردە بەمانایە کتێر لەقێک نییە لە زمانی فارسی کە لەو سەردەمەیە بەش لە ڕۆژهەڵات ناسەکان کە بە پارەدارکردنی هەر لە مەسەل دەسەڵاتداری ئێران وەم جۆرەشتانە خەباتێک هەبوو تێگەیشتنێک هەبوو ئاراستەیەک هەبوو بیسەلمێنن زمانی کوردی زمانێکی سربەخۆ نیە بەڵکو پاشکۆی زمانی فارسیە یعنی محەممەد ئەمین زەکیبەک بەڕەحمەت بێ ئیسەلمێنە نەکرد زمانی کوردی زمانی فارسی نییە ئەکرێ زمانی فارسی لقێک بێ لە زمانی کوردی بەس ناکرێت زمانی کوردی لقێک بێ لە زمانی فارسی لەبەرەوەی زمانی کوردی دەوڵەمەندترە ڕەگوڕیشە دارترە بێگومان لە هەندێ توێژینەوەی زانستی جەرسا هەیە من پسپۆڕی باری زمانی کوردی نیم بەڵام کە گوێم لێ بێ و متابعاکەم وی خوێنمەوە کە یەکێ لە دەوڵەمەندترین زمانەکانی جیهان بۆ نمونە لە ڕووی بوونی وشەوە زمانی کوردیە کە زیاتر لە ملیۆنێک و 600,000 وشەی هەیە و لەم ناوەیە هەندێک لەو برایانێک کە لە پسپۆڕی بواری فەلسەفەن وەکو دکتۆر محەممەد کەمال و ئەوانە باسی ئەوەیان کرد کە زمانی کوردی توانای چەند قاتە بەراورد بە زمانی فارسی بۆ گزارشدانەوە لە چەمکی فەلسەفی بۆی تۆ زمانێکی فەلسەفیت هەبێ گزارشتی پێبێتەوە لە فەلسەفە زمانی کوردی لەو ڕوانگەیەوە تەبیعی زمانی کوردی لای محەممەد ئەمین زەکیبەک زمانێکی سربەخۆیە زمانێکە قابلی ئەوەیە زمانی کارژێڕی و دەوڵەت و خوێندن و نووسین و هەموو ئەمانە بێ زمانێکە ڕەگەزێکی گرنگە لە پێناسەکردنی نەتەوایەتی کوردیە و زمانێکە ئەگەر کێشەی هەبێ لە خودیەتی زمانەکەیان نییە بەڵکو لە ئەو پراوێز خستنە بەرنامە بۆ دێ ڕێژراوەیە کە بە لەسەر زمانی کوردیان سەپاوە و زمانی کوردی پێویستە ڕخنەی توندی گرتووە لە یاسای زمانە لۆکاڵەکانی عێراق کە ویستویانە بە 2 زار بخوێنن زاری کرمانجی سەر و ئەمزارەی کە لێرە پێی خوێندرێن نووسیوێتی ئەوە بۆ ئاژاوەنانەوەی لە ناو ماڵی کووردە ئەوە بۆ شێواندنی زمانی کوردیە و ئێمە بێ بە ڕووی بینەوە ڕخنەی لە حکوومەتی عێراقی گرتووە لە ئەم سیاسەتە فەرمەی زمانیە و باسی ئەوەی کردووە لە ڕووزانیەوە کە لە ڕاستیە هەموو میلەتێک ئەکرێ زمانی نووسین و کارژەڕی تایبەت و پەروەردەیەکی خۆی هەبێ لە هەمان کاتدا زارەکانیش ببن میلەتانی دنیا بۆ جۆرە بە ناکرێت کورد ناوێزە بێ و لە دەرەوەی ئەو باز نەبێت کە میلەتانی دنیا تاین کراوە سەرنجەکانم بە مادام کات کەمە باوەز لەینەکە بێن تەبیعی محەممەد ئەمین زەکیبەک دکتۆر باسیەوەکە تێگەیشتنی بۆ دەوڵەت چییە بۆ حکوومەت چییە بۆ دەستور چییە بۆ نەتەوایەتی و ناسیۆنالیزم چییە ئەگەر چی لەم ڕوانەوە محەممەد ئەمین زەکیبەک بەرهەمی تیۆری زۆر بۆ بەجێنێشتوین لە ڕاستیە بەڵام ئەو هەڵوێستانەی هەی بووە ئەمەوەی ئەم سەرنجە تۆمارکەم زۆربەی ئەو قسانەی دەرمانەی پەیوەندی نێوان حاکم و یعنی حکومڕان و حکوم لەسەر کراو دەربارەی دەوڵەت دەربارەی دەستور حکوومەت ئەرکەکانیان پەرلەمان بەشێکی زۆری لە چوارچێوەی خەباتی خۆی بۆ پاراستنی ئەو بەشە لە مافی کورد کە لە چوارچێوەی عێراقا ئەکرێ بپارێزرێ لەو ڕوانگەوە کردوێت
وتقسي بو الدولة عراق كردو بو ملك كردو بو حكمراني عراق كردو ويستويتي جارة حكومته دولته بيوندي نوان حكمران وحكم لسركرا وكان بو باسه بو بيناسكاته وك بشي لوي كبيويست بيكن وك بشي لو تشاكسازي كهبو سرنجا كانم من پێم وابوو یەکەم کتێبەکە وا باشتر ببنووسرێن نووسەر و سیاسەتمەدار و مێژونووس یا مێژونووس و نووسەر و سیاسەتمەدار نەک بیرمەند بە قەنەعەتی من زیاتر ئەم سێ وەسفەی بەسەرا ئەچەسپێ دووەمیان مامۆستا فەرموویە کە هەڵگری پرۆژەی سربەخۆیی و ئازادی و دامەزراندنی دەوڵەتی کوردستان بووە و لەو سەر ڕێگەیە ڕخنەیەک لە دکتۆر عەباسی وەلیگرێ کە پێی وایە محەممەد ئەمین زەبیک هەڵگری پرۆژەیەکی کللتوری ئۆتۆنۆمی بووە من پێم وایە محەممەد ئەمین زەکیبەک هەڵگری پرۆژەی سربەخۆیی و دەوڵەتی کوردی نەبووە تەنانەت هەڵگری پرۆژەی ئۆتۆنۆمیش نەبووە ئۆتۆنۆمیش نەبووە ئەمە هیچ لە گەورەی محەممەد ئەمین زەکیبەک کەم ناکاتەوە محەممەد ئەمین زەکیبەک ئەگەر تەنها کتێبی پوختەی مێژووی کورد و کوردستانی نووسی بێ بەسێتی بۆی لە دەواازەیەکی گەورەوە بچێتە ناو مێژووی کورد و کوردستان و نەتەوەکەی بەڵام ئەمە لەبەرەوەی کە ڕاستە محەممەد ئەمین زەکیبەک لە وینی خۆیان کوردی بەنەتەوە زانیوە و ئەگەر بەدەسەڵات بەدەستی ئەو بواە دەوڵەتی بۆ کورد دروستە کرد بەڵام لە ڕاستیە ئەمە نابێ بە پاسەوە بۆی ئێمە پێمان وابێ هەڵگری گوتاری سربەخۆخوازی بووە یا هەوڵی دروستکردنی دەوڵەتی نەتەوەی داوە بە پێچەوانەوە یعنی ئەو کۆمەڵێ مەرجعیتی قبول کردووە هەتا هەندێک قساکە بە بڕای من تۆزێ مەترسیدارە یەکێک لەو قسانەی کە بە بڕای من مەترسیدارە ئەو ئێوێ لە نامەیەکە بۆ مەلیک کە ئێوێ لەم ڕێگایەوە ڕەخنە لە مەلیک بگرێ و پێی وابێ ئەو پەیمانەی کە کورتای هاتۆتە ناو عێراقەوە کە پەیمان نەبووە لە ڕاستیە بە ناو پەیمان بووە ڕەچاو ناکرێ و غەدر لە کوردیەکە و ناحەقی و نادادپەروەری بەرامبەر کورد دەکرێ ئەڵێ کورد محەممەد ئەمین زەکیبەک کورد حەماس و خوێنگەرمی بۆ هاتنە ناو عێراق و دروستکردنی عێراق تەنانەت لە عەرەبیش زۆرتر بووە لە عەرەبیش زۆرتر بووە ئەم قسەیە بە قەناعەتی من دووەمیان محەممەد ئەمین زەکیبەک مەرجعیەتی دەوڵەتی عێراقی قبول بووە هەتا کە ڕخنەی گرتووە لە عێراقا ڕخنەی گرتووە لە حکوومەتی عێراقی لە حکوومەتێک کە بەڕواڵەتیش بێ سیستمەکە مەلەکی پەرلەمانی دەستوریە مەلیک جیایە مەسوونە لەسەر و هەموو شتێکەوەیە ئەم داوای سۆز و مەرحەمەت و دەستێوەردانی مەلیگەکە بۆ ئەوەی کە ئەو قەواری ناوی عێراقە تێک نەچێ کوردەکانیش بەهرەمەند بن لە ناسنامەی عێراقی خۆیان غەدریان لێ نەکرێ هەست بە زوڵم و پەراوێز خستن نەکەن ئەگینە ئەمە پرسیارە خاتە سەر عێراقی بوونیان و دڵیان بە عێراقی بوونی خۆیان خۆش نامێنێ خاڵی دوای ئەوە بە بڕای من قسەکانی دکتۆرە لەسەر شێخ مەحموود من دکتۆر لێم قبولکە هیچ هاوڕای نیم بەڵکو من لایەنگری ئەو قسەی دکتۆر کەمال میلاو دەریم کە لە هەر کتێبەکەی جەنابی هێناوە کە کاتی خۆی لەسەرەوەی کە جەنابیان ئەو نامیلکەی دکتۆری محەممەد ئەمین زەکی چاپ کردووە قسەی لەسەر کردووە کە ئەوەی کورد نەیتوانیوە لە دوای جەنگی جیهانی یەکەم دەوڵەتی سربەخۆی خۆی دروستکە ئەفسانەیە بەلای منیشەوە ئەفسانەیە بە قەنەعەتی من دکتۆر لە هەر شوێ باسی شێخ مەحموود دێ دکتۆر یعنی تند لێدا یعنی وای لێدا کە دکتۆر شێخ مەحموود خۆشی تووشی کارەسات کرد ئێمەشی تووریش کارەسات کرد لە دەستی خۆشیدا لە دەستی ئەوانیشیدا ئینگلیز ویستی شتمان بۆ بکە شێخ مەحموود ڕێگربوونەوەی شێخ مەحموود نەیزانی کە ئێمە لە جیهانێکین ئەبێت دەوڵەت و زلهێزەکانی جیهان پشتیوانێمان لێ بکە ئەوەی من تێگەیشتم و خوێن بەتم حتا بە دەقی قسەکانی خودی محەممەد ئەمین زەکیبەک کە دووسێ دەقیە ناوە دکتۆر کە یەکێکیان لە پاش پەیماننامەی سیڤەر نووسراون کە ئەڵێ بەداخەوە ئەو جیهانە نەیتوانی بۆت میلەتێکی کوردی چەند ملیۆنی دەوڵەتێ بەڕەوا ببینێت بۆیە هەموو ئەوانەی باز لە دادپەروەری ویژدانی مرۆڤایەتیەکەن لە دنیای ئەمڕۆ لە سیاسەتە وەکو بڵی خەڵەفاون یاخو بە دیار هیچەوە دانیشتون هەڵەی گەورەی کوردیش ئەوە نەبوو ئەوەندەی من بیزانم کە کورد عقلی بەوە ناشکا بەریتانیەکان دەستنیشانکەرن ڕۆڵیان لەوەی کە یارمەتی میلەتێ بن دروە بەڵکو زیاد لە پێویست متمانە بوو بە بەریتانیا زیاد لە پێویست و دانیشتن بوو بە دیاری ویژدانی دادپەروەرانە و شارستانیەتی ئەوروپیەوە کە ناهێڵستەم لە میلەتان کام کرێ کورد یەک دەرفەتی براتان من توێژینەوەیەکم نووسی بۆ زانکۆی دۆک لە یادی 100 ساڵەی لۆزانە 5 بۆ 6 هزار لاپەڕە لە 2010 بۆ 2025 دەورم کردەوە لە مێژووی ئەو ناوچەیە
ساڵی 1970 بۆ 1990 یەک دەرفەت لە بەردەمی کووردا هەیە بۆی ئەو بۆشایی دەسەڵات لە باکووری کوردستان پڕکاتەوە کە کەمەل ئەتاتورک ساڵی داهاتوو هەر لەسەر خاکی ئێمە لەو شوێنەوە شۆڕشەکەی دەست پێ کرد و بەرەڵەسە چەکدارەکەی دەست پێ کرد و گەیشت چارەنووسی ئێمە گەیشت بەوە بەڵام بەریتانیەکان کە بنەماڵەی بەدرخان ویستیان هێزێکی چەکدار دروستکان وتیان ئەگەر ئێوە بچووکترین جۆڵە بکەن ئیتر ئێمە هیچ پشتیوانێکتان لێ ناکەن ئەبێ ناومێد من لە ئێوە متمانەتان بە ئێمە هەبێ کێمە دەوڵەتی داهاتوو کوردستان دروستەکەین و ئێوە گەێنن بە مافەکانی خۆی هەممان قسە کە بەرامبەر فەڵەستینیەکانیان کردیان لە ساڵی 1920 تقریبا چارەنووسی ئەوانوی ئێمە وەکگەوێ بۆیە ئەتوانین بڵێن نابێ لەسەر حسابی شێ مەحموود ڕەمزێکی ئەوەنە گەورەیە لە ناسیۆنالیزمی کوردیە ئاسان نییە لایبەری یا ئاسان نییە جی پێچۆڵکەی لەبەرەوەی شێ مەحموود دەزانی چی کرد بۆ ئێمە ئەوەی کرد کە شێ مەحموود کە کوردستانی جنوبی هەرگیز بەشێنێ لە عێراق و نەبوو بە بەشێ لە عێراق ئێمە پێش ئەوەی عێراق دروست بێ مەملەکەتی کوردستانمان دروست کرد و هەتا ئەو مەرجەعێتانەی کە محەممەد دەمین زەکی بەک پشتی پێ بەستێ ئەویش ئەو بڕیاری عوسبەت الئومەم کۆمەڵەی گەلان دەربارەی هەندێک مافی کولتوری کوردی تەبیعی خوێندن بە زمانی کوردی بێ و کارمەندانی ناوچەکە کوردی بن و یعنی زمانی دادگاکان کوردی بێ و زوڵم لەخین نەکرێ و هەندێک ئاوەدانی لە کوردستانە هەبێ و باسی ئۆتۆنۆمیش نەبووە ئەمانە هەمووی پێمانەڵێ کە شێخ مەحموود ڕەمزێکی ناسیۆنالیزمی کوردی ئەوەندە گەورەیە کەوای کرد لە ڕاستیە ئێمە نەبین بە بەشە لە عێراق و تەعنەکە لە خودی عێراقی بوون بدرێت لە خودی قوارەی عێراق بدرێت هەندێک ورداهینی تر چەمکی هاوڵاتی پێناسەکراوە لەم کتێبەیە پێم وایە پیاچوونەوەی ئەوێ بە سیفەتیەوەی تۆزێ بواری پسپۆڕی خۆشمە لە زانستە سیاسەکانە و فەلسفەی سیاسی مامۆستا دکتۆر وا پێناسی چەمکی هاوڵاتی کردووە کە یەکسانی خەڵک و پێکاتەکان و تاکەکانن لە بەردەمی یاسایە بەدەل لە دین و مەزەب و ئاین و ئینتیما لاوەکەکانیان لە ڕاستیە کە باسی هاوڵاتیمان کرد باسی خەڵک و پێکاتا چێتە دەرەوە لەبەرەوەی چەند پێناسی هاوڵاتی ئەمەیە ئەو پەیوەندیە یاسایی و سیاسی و قانونیەیە لە نێوان دەسەڵات و تاکە هەیە کە ڕەگەزنامە ئەبێتە ڕەمزی ئەوە و بە گوێرەی ئەوە هەموو ئەوانی لە چوارچێوەی ئەو نیشتمانە و لە ژێرسایی ئەو دەسەڵاتە هاوبەشایە دانیشتۆن ئەبن بە خاوەنی ماف و ئەرکی وەکیەک و طبیعی ئەمە ناسیۆنالیزمی عرقی ناتوانشتیوە بەدی بێنێت لە چەمکی دەوڵەتیشە بە قەنەعاتی من پێداچوونەوەی کێوێ باش لە چەمکی دەوڵەتیشە پێداچوونەوەی کێوێ ئەو دکتۆرە فەرمێ کە محەممەد ئەمین زەکی بەگ دەوڵەتی نەبەنەتەوەی نە بە نیشتیمانی نە بە دیموکراتی نە بە مارکسی نە بە دیکتاتۆری بەمانە پێناسە نەکردووە بەڵکو ناوەندێکی دەسەڵاتێکی ناوەندی و ناوەندێکی بێلایەنە بۆ ئەوەی خزمەتی پێکاتەکان کا بە یەکسادی و بەرژەوەندی هەمووان وەکو یەک ڕەچاوک ئەتوانم ئەمە هێندە بڵێم هێندە قسەیە بۆ حکوومەتی عێراق بۆ مەلیک و ئەمانە هێندە پێناسی دەوڵەت نییە لەبەرەوەی محەممەد عەلی محەممەد زەکی بەگ بە ڕەحمەت بێ لە چوارچەوەی دنیای نوێیە باز لە دەوڵەتەکە کە دەوڵەت ڕوونە ئەگەر وەک قواری نێودەوڵەتیش سەیریکەین بۆ نمونە ئەگەر لە قانونی نێودەوڵەتی گشتیا سەیریکەین یا لە قانونی دەستوریا سەیریکەین ئەو دامەزراوە یعنی دەستوری و قانون و سیاسیەیە کۆمەڵی خاڵی ئەبێتیابێ کۆمەڵێ پای ئەبێتیابێ ئەبێ گەلێکمان هەبێ ئەبێ دەسەڵاتێکی سیاسیمان هەبێ ئەبێ خاکێکی پێناسەکرا و سنوور سابتمان هەبێ بەداخەوە لە دوایە توخمێ زیاد بوو کە ئێستا بووە بە ئەسڵ ئەویش دانپیانانی نەتەوەیە گرتووەکانە کابێ ئەم دانپیانانەشمانە بێ بۆی بە شتێک بڵێن دەوڵەت دکتۆر پێی وایە کە محەممەد ئەمین زەکی بەگ لە کۆتایی تەمەنیا گەیشتووە بەوەی دەوڵەت لە پێشەوە دەوڵەتی وا پێناسە کردووە کە پەیوەندی بە خاک و نیشتمان و خەڵکو و ئەمانەوە نیە بەڵکو لە ڕوانگەی پێناسی بنەماڵە دەسەڵاتدارەکانەوە پێناسی کردووە هەر بۆیە بنەماڵە دەسەڵاتدارەکانی کوردی با لە کوردستانیش دەبن بە دەوڵەت پێناسە کردووە بە قەنەعاتی منەمە پێچوونەوەی ئەوێ لەبەرەوەی ئەوە قۆناغی پێش مۆدێرنەیە قۆناغی سەردەمی ئیمپراتۆریەتەکانە و ئاسایە دەوڵەتەکان بە ناوی بنەماڵەکانەوە هەبووە و ئێمە شتێکمان بە ناوی سنووری چەسپا و سیستمی نێودەوڵەتی و یعنی شەریعەت بەم ناوی ئێستا و زۆر شتی ترمان نەبووە ئەفەرمێت لە کۆتاییە گەیشتووە بەوەی کە دەوڵەت خاکە و خەڵکە و هین و ئەم جۆرەشتانە لە ڕاستیە یا نابێ پێناسی دەوڵەت بکە یە هەر لە سەرەتاوە یەک مۆدێل لە دەوڵەت لە جیهانە هەیە یەک مۆدێل کاویش مۆدێلی دەوڵەت نەتەوەیە
با لەو زیاتر کاتیەوە نەگرین سەرنجی تریشم هەبوو با کاتەکە بەجێبێڵن بۆ ئێوە دووبارە دەستی جەنابی دکتۆر خۆش هیوای تەندروستی باشی بۆ خوازین لەش ساخ و ماشەڵڵا بە کوردێکی ڕەوان بێگرێ و گۆڵ جوان بیر و ڕاکانی دەربڕیوە بە پێچەوانەی هەندێک لە ئێمەمانانەوە خی گەورە تەمەندرێژی کا سەر بەرزیکە میلێتی ئێمەجیشاڵا لە قۆناغی داهاتوە بگەین بە لانی کەم بەشداریەکی ڕاستەقینە لە ئەم دەوڵەتانەیە سەدەی 21ەم یانەیە یا بڵێم یان نەگاتە کۆتایی یا سەدەی ئێمە بێ بەو هیوایە زۆر سپاس. برایانی خۆشەویست من لەبەرەوەی لاموا بوو دوو مامۆستا قسە دەکەن غەدرم لە خۆم کرد کەم قسە کرد غەدریشم لە مامۆستا دکتۆر سەباح کرد کەوا پێناسەیەکی نەکەم من ئەو پێناسە تەقلیدی مامۆستا دکتۆر سەباح ناکەم دکتۆر سەباح لای من پێم وایە لە کۆتایی ساڵانی 1970 بوو کتێبێک دەرچوو بە ناوی ئافرەت لە چیرۆکی کوردیدا ئێمە ئەو کاتە خوێندکاری زانکۆی نەگەیشتبوونە زانکۆ لە ئادادیە بووین کتێبەکەمان ئەوەندە خۆش دەویست لە ناو جەریدەمان گرتبوو دەما خوێندەوە دکتۆر سەباح لای من بریتە لە خاوەنی بەرهەمی کتێبی ئافرەت لە چیرۆکی کوردیدا دواتر ساڵانی جەنگی عێراق و ئێران کە چووە دەرەوە بریتە لە خاوەنی گۆڤاری هەڵوێست دواتر بریتە لە خاوەنی دۆزینەوەی دوو تەقەڵای بێسوودی ئەمین زەچیبەک کە لە لەندەن چاپی کردووە هەروە بریتە لە خاوەنی بیبلۆگرافیای گۆڤاری گەلاوێش بریتە لە خاوەنی گۆڤارێکی سنجین بە ناوی باسکار کە لە لەندەن بڵاو کراوەتەوە حوتە ژمارەی لێ بڵاو کراوەتەوە بریتە لە خاوەنی کتێبی تێزێکی دکتۆرای نایاب بە زمانی ئینگلیزی لە زانکۆی لەندەن لە ساڵی 2013 لەسەر ئەمارەتە کوردیەکان سێ ئەمارەتە کوردیەکان هەروەها بریتە لە دووبەرجی کتێبی مێژووی کورد و کوردستان کە دوسێ ساڵ بەر لە ئێستا بڵاوی کردەوە یەکێکە لە کتێبە سنجینەکانیشی هەروەها بریتیشە لە خاوەنی ئەم کتێبە کە ئێستا وا لێرە ئێمە لێرە مەراسیممان بۆ گرتووە بۆ ئەوی بە دەرفەت بە دکتۆر سەباحش بدەین بتوانێت قسە بکاتن با جەنابیان بفەرموویە لێرە بتوانێت هەندێک قسە بکات دواتر دوای ئەوەی دکتۆر سەباح قسەکانی خۆی تەواو کرد هەرکە هەر بە ڕێزێک بیاوێ دەتوانین گفتوگۆ بکە و مداخەلە بکە فەرموو دکتۆر سەباح چاوم ڕوون بۆەوە بە هەر هەمووتان بەخێر بێن سەر و سەر چاو دیارە ئەو کتێبە بیرمەند و مێژونووسی گەورەی کورد کە من ناوم لێ ناوە یەکێک لەو ڕەخنانەی کە مامۆستا ئەبوبەکر کاروانی گرتی کە من ناوەکەیم بەو شێوەیە ننووسایە ڕەنگە لەو بیر و باوەڕەوە بڵێ کە دەڵێ بنووسرێ سیاسەتمەداری کورد مێژونووسی کورد زمانزانی کورد کەسایەتی کورد ئەمە ڕاستە ئەمین زەکیبەک هەموو ئەوانەیە بەڵام من بەبەستم ئەوەیە ئەمین زەکیبەک بیرمەندە ئەمین زەکیبەک خاوەنی کۆمەڵێک بیر و باوەڕە لە ناو نەتەوەی کووردا کە ڕەنگە ئەو یەکەم کەس بوو بێ لەو بارەیەوە قسەی کردبێ بۆ نمونە ڕاستە سەبارەت بە دەوڵەت و سەبارەت بە ئەوانم من یەکەم تێگەشتنی ئەمین زەکیبەک بۆ دەوڵەت لای کورد بەو شێوەیە لە ئەگە کورد وەکو هەمومان دەزانین نە سنوورێکی تایبەتی کوردستان هەبووە نەوڵاتێکی سربەخۆی کوردستان هەبوو لێ مێژوودا بۆیە ئەو کە کتێبێکی کەشی نووسیوە میرنشینەکان و دەوڵەتەکانی کوردستان ئەو میرنشین و دەوڵەتۆکەکان کە پەیدابوون لە ناو جیهانی ئیسلامیە بۆ کورد یا لە جیهانی ئەمەوێکانە عەباسیەکانە دوای ئەو لە سەردەمی عوسمانیا لە سەردەمی قاجاریەکانە لە سەردەمی سەفەویەکانە لە هەموو ئەمسانانە ئێمە شێوە دەوڵەتۆکەیەکمان هەبووە یا خۆرمیرنیشمانمان هەبووە بەم شێوەیە ئەمین زەکیبەک بۆوە تەماشاکە ئەم دەوڵەتانە لە سەرەتادا دەوڵەتی بنەماڵەیی بوون و هەرواشە ئەمە ڕاستەقینەیە لە مێژووی کووردە و دیارە بە پێی قۆناغ بۆ قۆناغ تێگەشتن لە مێژوو تێگەشتن لە دەوڵەت تێگەشتن لە سیاست هەمووی گۆڕانکاری بەسەرا هاتووە جا لەو قۆناغانە ئەمین زەکیبەک باسی ئەوە دەکا
منیش لە ڕوانگەی ئەمین زەکی بەکەوە هاتووم کە باسی زمانی ببورن بە باسی هاتووم ئەمین زەکی بەک وەکو بیرمەندێکی سیاسی یا بیرمەندێکی قانونی ناساندومە. بۆ چونکە تێگەشتنی خۆی هەبووە بەرامبەر بە دەوڵەت، تێگەشتنی هەبووە بەگشتی لە دەوڵەتی شاب تێگەشتنی خۆی هەبووە سەبارەت بە با بڵێن سەرکۆمارە یاخود کەسی یەکەمی دەوڵەتە، ئەوجا قانون، دەستور، هاوڵاتی و هەروەها و سنووریکی جوغرافیە. بە هەر حاڵ اینجا دێتە سەر باسی من وام ویستووە کە بە خەڵکی کورد لەو قۆناغەدا کە بزانێ شتێک هەیە لێرەدا. شتەکەژەوەیە بێگومان لە سەرەتای مێژووە هەتا ئێستا بە تایبەتی لەم سەردەمەدا جۆرە زۆرەبانیەک هەیە لە نێوانی هەموو ئەو خەڵکەی کە خاوەنی بیر و باوەڕە. ئەم بیر و باوەڕانە دوو شتی گەورە هەیە ئێمە ناتوانین چاویان لێ بپۆشین. ئەویش برێتیە لە دەسەڵاتی زانست و هەروەها دەسەڵاتی هێز. ئەمین زەکی بەک زۆر چاک لەمە تێگەیشتووە. ئەو دەیەوێت لە ناو کووردا بە دەسەڵاتە زانستەکە دەست پێ بکات، چونکە لە ژیانی قۆناغی ئەودا دەسەڵاتە ئەوەی کە بیەوێ دەسەڵاتی هێز یا دەسەڵاتی دەوڵەت یا دەسەڵاتی حکومەت، ئەمین زەکی بەک دەڵێ من نەمتوانیوە دروستی بکەم و نەک نەیتوانیوە دروستی بکە. ئەمین زەکی بەک لە کاری سیاسی خۆیە، لە کاری حیزبایەتیە بەداخەوە ناومێد بووە. بۆ ناومێد بووە چونکە لە سەرەتادا لە دوای جەنگی یەکەمی جیهانی لە کۆتاییە لەگەڵ خاوەن دەسەڵاتەکانی کووردا لەو قۆناغەدا هاتوون کۆمەڵێکی سیاسیان دروست کردووە کە برێتی بووە لە ڕاستیا کۆمەڵێکی سیاسی بنەماڵەیی. بۆ چونکە تەماشا دەکەی هەموو بنەماڵەکانی کورد لەو کۆمەڵە سیاسیەدا هەبووە. ئەویژەوە بووە شەمزینانەکانیان تێدا بووە کە شێخ عەبدولقادری شەمزینان بووە، بەدرخانەکانی تیا بووە کە بە سەرۆکایەتی ئەمین عالی بەدرخان بووە، بابانەکانی تێدا بووە، خەڵکی کەیتێەوە بنەماڵەی خەندانی تیا بووە، شەریف پاشا و هەروەها تەماشاکەی دروستبوونی ئەم حیزبە حیزبێکی بنەماڵەییە. بۆیە لە کۆتاییە ئەم بنەماڵانەی کورد کە ئەم حیزبیان دروست کردو و بۆ هێنانەدی مافی کورد بەداخەوە لە قۆناغی یەکەما تێشکا و جیابوونەوە. ئەمە یەکێکی لەو سەرکردانەی کە لەو ڕێکخراوە بووە ئەمین زەکی بووە. ئەمە بۆ ئەمین زەکی بۆتە تێشکانێکی کەسایەتی، تێشکانێکی دەرونی، تێشکانێکی سیاسی. لەبەر ئەوە کە هاتۆتەوە بۆ کوردستان تەماشای کردووە لە نێوانی ئەم دوو دەسەڵاتە، دەسەڵاتی سیاسی، دەسەڵاتی دەوڵەت یا دەسەڵاتی هێز لەگەڵ دەسەڵاتی زانستە، بە کامیان ئەو دەتوانێت ئیش بکات و کارێ بکات، خزمەت بە کورد بکات. بە پێی تێگەشتنی ئەمین زەکی بەک ناومێد بۆ لەوەی کە ناتوانێت بەداخەوە لە سیاسەتە کورد بگەێنێ بۆ شوێنێک. بۆ چونکە سیاست ناکرێ بەلای ئەمین زەکی بەگەوە بە دڵنیاییەوە بەلای منیشەوە وایە بەبێ هۆشیاری کۆمەڵایەتی، بەبێ هۆشیاری سیاسی و هەتا ئێستاش لە ناو کووردا هۆشیاری سیاسی نەگەشتۆتە ئەو ئاستەی کە بتوانێت دوای دەوڵەتی کوردی بکەوێت. هەتا ئێستا مێژووی کورد هەر هەمووی کۆبۆتەوە تێگە هەر پێویست بەوە ناکە ئێمە مێژووی کورد بخوێنینەوە. مێژووی ئێستا تێبگەین هەموو مێژووی کووردە، هەموو مێژووی کورد. ئەمە یەکە هەیە بۆ خۆتان نەزانن لە نێوانی سلێمانی و لە نێوانی هەولێرا کە بەداخەوە کارەساتێکی گەورەیە. جا بە هەر حاڵ ئەمین زەکی بەک سەبارەت بە زمانی کوردی بەڕاستی جگە لەوەی کە کوردیزانێکی گەورەیە، هەموو ئەو هەلومەرجەی کە بۆ دەستوری زمان، بۆ شارەزایی لە زمان ئەو پەیڕەوی کردووە.
باوەڕ ناکەم لەو سەردەمەدا و هەتا ئێساش کەم نووسەری کورد هەیە کە بتوانێت کوردیەکی ڕەوان جگەل لە بەرچاوگرتنی وشە دیارە ئەو کاتە وشەی زمانی کوردی وشەی پەتی فەرهەنگی زمانی کوردی ئەوەندە نەبوو ئەوەندە بۆ کە لە بەردەمی ئەمین زەکیاگە کاکە ئەبوو بەکر کاروانی یا هەر زانایەکی کورد کە لە زمانە ئیشیەکات یەکیانەوانە برای خۆشەویستم دکتۆر هۆگرە کەوا بزانن فەرهەنگی زمانی کوردی فەرهەنگی وشەی زمانی کوردی لە مێردوێن تێپەڕیوە گومانێکی گەورەیە دەیخەنە سەر زانست گومانێکی گەورەیە دەیخەنە سەر فەرهەنگ تەماشای مێژووی فەرهەنگ بکەن لە جیهانە وشەی ئێمە هەتا ئێستا گەورەترین وش فەرهەنگی زمانی کوردی کە نووسراوە پێش هەموو شتێک بەداخەوە فەرهەنگ کاری خەڵکە کارێکی هەرەوەزیە ناکرێ یەکێک بە تاقتەنیا فەرهەنگی کوردی بنووسێتەوە کە هەتا ئێستا ئێمە هەتا ئەمڕۆ بەداخەوە فەرهەنگی کوردی تاکە کەزەی نووسێتەوە ئەدی ئەمە ئەوە لە تۆفیق وەهیبی بەگەوە بێت جا پێش ئەوەی کە فەرهەنگی کوردی کورد خۆی بینووسێتەوە دیسانەوە بەداخەوە تەماشاکەی بێگانە نووسی بێتەوە تازەترین شتێک کە من بۆ خۆم پێی گەشتوم ئێستا ڕەنگە بەلای هەموو ئەمانەوە کە شارەزایان هەبێ لە بوارەوە مێجەرسۆن فەرهەنگێکی زمانی کوردی نووسیوتی و کوردی بۆ کوردی جگەلەوە تۆفیق بەهەوبی بەگر نووسێت جگەلەوە مێجا ئەدمۆنس نووسی بێتەوە هەموو ئەمانە کاری بێگانە بووە تا ئێستا ئێمە خاوەنی چین لە ناو کووردە تەنانەت نەماتوانیوە بە ئازایانە مێژووی کورد و کوردستان بنووسینەوە دێتە سەر باسی من ناچارم کە وەڵامی کاکە ئەبوو بەکر بدەمەوە ماڵی ئاوەدان بێ و سەرنجی زۆر وردی فێری من کردو و پیشانی داوم ڕاستە لە هێندێک شوێنە دەتوانرێ پێداچوونەوەی بۆ بکرێت و بە جۆرێک لە جۆرەکان زیاتر ڕوون بکرێتەوە خۆناغی دەوڵەتی کوردی پێش هەموو شتێک دەبێت خەڵکی کورد ئەوە بزانێ پەیمانی سیڤەر ئەو سێبەندەی کە پەیوەندی بە کورد و کوردستانەوە هەیە بەرهەمی تێکۆشانی کورد نییە بەرهەمی عەقڵی کورد نییە بەرهەمی سیاسەتی کورد نییە بەرهەمی چەک و جبەخانە و شۆڕشی کورد نییە بەرهەمی ئینگلیزە ئینگلیز ئەو سێ بەندەی سەلماندووە لە پەیمانی سیڤەرە وەکو هەمووتان ئەزانن لە پەیمانی سیڤەرە کۆمەڵێک لە دەقەف ئینگلیزیەکەیە ئەوە من بۆ خۆم تۆزە ئینگلیزی ئەزانم دەقە فەڕەنسیەکەشە تەنها بەو دوو زمانە هەیە فەڕەنسیەکە کە برای خۆشەویستم دکتۆر نەجاتی عەبدوڵڵا فەڕەنسی زانێکی چاکە و ئاگاشی لە ئەوەیە ئەمە ئینگلیز کردوێتی هەلو مەرجی ئەوەی کە دەوڵەتی حکومەتی کوردستان کە لە ساڵی 1970 لە حەفتەی تشرینی دووهەمی 1970 کە دروست کراوە هەتا 22 مایسی 1990 ئەمە ئینگلیز دروستی کردووە نە بە چەک و جبەخانی شێخ مەحموود کراوە نە بە عەقڵی کورد کراوە نە بە تێکۆشانی کورد کراوە ئەمە ئینگلیز دروستی کردووە ئێستاش بەلای منەوە وایە کە شێخ مەحموود نەیتوانیوە ئەمە هین نییە ئەمە عیبە نییە بۆ عیبەیە بۆ قۆناغەکە پێشەوەی عیبە بۆ شێخ مەحموود نەیتوانیەوە ببێ بەو حاکمە من لە کۆتایی ئەو کتێبەیە مێژووی کورد و کوردستان کە باسم کردووە برێتێ لێ چی برێتێ لەوەی دەڵێم کورد حکوومەتی بۆ دروست کرا بەڵام حکومداری نەبوو ئێستاژ وا دەڵێم دووهەم کورد لێپرسینەوەی بۆ دروست کرا بەڵام کورد لێپرسراوی نەبوو ئێستاش هەروە دەڵێم تێگەی نەتواندا مامەلە بکات شێخ مەحموود دەنا پێش ئەوەی دەوڵەت هەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێشەوەی تورکیا هەبێ پێشەوەی ئێرانی تازە هەبێ پێشەوەی سووریا و فەلەستین و ئوردون و سعودی عەرەبی و عێراق هەبێ یەکەم
یەکەم لایەنێک یەکەم میلەتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوە کورد بوو کە ئینگلیز بۆی دروست کرد بەڵام بەداخەوە کورد لەو ئاسەدا نەبوو کە بتوانێت پەرەی پێ بدات و ببێتە بەو دەوڵەتەی کە وەکو ئەوانەی کە هەبوون سەبارەت بەوەی کە نامەکەی کە نووسیوێتی شێخ مەحموود بۆ مەلیک فەیساڵ لە ساڵی 1930 من پێم وایە هەموو وشەیەکی ئەو نامەیە حەقی ئەوەی هەیە لە بەردەمیا بوەستیت و زۆر چاک لێ تێبگەی بەڕاستی ئەو مەلیکی عێراق کە ڕەمزی گەورەی عێراق بۆ لە هەموو کەسێک باڵاتر بووە ئەو مەلیک داوێن نەک داوێنی مەلیکی عێراق ناگرێ ئەو عەگالەکەی مەلیکی عێراق دادەگرێ دەڵێت تۆ مەلیکیت بەڵام مەلیکێکی درۆزنیت تۆ مەلیکیت بەڵام مەلیکێکی دادپەروەرنیت تۆ مەلیکێکیت ناتوانی بە چاوی یەکسانی تەماشای هاوڵاتیەکانی خۆت بکەن کورد بە ناچاری لە ناو دەوڵەتی عێراقایە هەموو ئەم ئازایەتیانە هەموو لەگەڵ ئەوەشە دیسانەوە نامەیەکی کە نووسیوە بۆ نوێنەری باڵای بەریتانیا لە بەغدا دیسانەوە ئازایەتەکەی و سیاسەتەکەی و عەقڵەکەی سەبارەت بە بەرگریکردن لەسەر کورد زۆر بە سیاسیانە بە عەقڵانە بە ئازایانە بەرۆشی ئەویشی گرتووە من پێم وایە ئەمین زەکی بەک لەبەر ئەوە کە ناوە بیرمەند بۆیە بە بیرمەندی قانونی ئەزانم و بیرمەندی سیاسەتی دەزانم و بە بیرمەندی زمانی ئەزانم من بەلای منەوە ئەوەندە شانازی بە ئەمین زەکی بەکەوەکم وەکو زانایەکی سیاست شانازی بە زانایەکی ئەڵمانی یا ئینگلیزی یا فەڕەنسی یا ئەمریکی یا یابانیەوە ناکەم من خۆم خاوەنی وەکو میلەت وەکو کورد خاوەنی زانای خۆمم لە سیاسەتە خاوەنی زانای خۆمم لە قانونە خاوەنی زانای خۆم لە زمانە چۆن مسکیە یا هەر کەسێکی کە ڕێز و حرمەتی زانستانەی خۆیان هەیە بەڵام بە باوەڕی من ئەگەر کورد بێوێ سەرەتایەک بۆ زانستی قانون بۆ زانستی مێژوو بۆ زانستی کۆمەڵایەتی بنووسێتەوە دەبێت لە ئەمین زەکی بەگەوە دەست پێ بکە ماڵتان ئەوەدان بێت لام وایە سەر مێشاندن بڵێم قەدیس ئەمی زەکی بەگدانێنم چونکە لای من زۆر خۆشەویستە کاکە سەباحی براشم هەزار جار دەست خۆش بابەتێکی زۆر چاک هەڵ بژاردووە بەڵام من کتێبەکەم خوێنەوە بەوەردیش خوێنەوە ڕەنگە بڵێم کردوشمە بە گوڵاڵە سوورە لە زۆر لایەنەوە بەڵام بۆی کاکە نەجات ئەڵێ زۆر بە کوردی زۆر لەسەر بابەتەکە ناتوانم بەوەردی چونکە ئەبێ بە باسەکە بەقەی هەردوو بەڕێز کاکە کاروانی فەرمووی کە کاکە دکتۆر سەباحم زۆر شێخ ئەکوتێت منیش ئەوە ئەمە ڕەم نەبووە خۆم کۆڕێکم لە زانکۆ بۆ گرت کاتی خۆی لە هۆڵی ڕاپەڕین ئەگەر لە بیری بێ پێم وایە 20 ساڵ زیاترە لێ کۆڕەکەشم بەڕێوە برد بەڵام لێ ناچاری کردم کە لێش قسەم کرد بەس ئەم جارە لەناو ئەم کتێبەیە کە دیسانەوە بەو جۆرە لەگەڵ شێ مەحمووە مامەڵاکە ئەوە ئارزوی خۆیەتی ڕێی خۆیەتی کاکە سەباحی برام بەڵام لە شوێنێکە سەبارەت بە ڕووخانی دەسەڵاتی بەدرخان خۆی پێچێ ئەو وتار بێ شتێک بێ بە ئینگلیزی ئەو باز لەوە ئەکا کە تورک کە ئەمەیان کرد مامەفهومه بە دەردی عەرەبەڵێ بە فیتی ئینگلیز بوو ئەمەم زۆر پێخۆشەکە لە ناو نووسینەکەی ئەمە هاتووە چونکە من پێم وایە لە سنووری دوو سەدەیە و تا ئێستاش ئینگلیز دەوڵەتی قوڵی ئینگلیز بە دوای کوردەوەیە باشترین بەڵگەم بۆ دوای 16 ئۆکتۆبەرە کە یەکسەر بۆ حەڤە لەسەر بیپی لەسەر کەیوان حازر بوو دواترین بەڵگەم ئەوەیە کە لە ئەمەی ئەحمەد شەرع ئەمەی کابرای وەزیری خارجیەکەیەتی کە ئەچێ ئەڵێ کاکە کۆبوونەوەکە تەواو
ئێوە فەرمو بچنە دەرەوە ئەنلیزەکە داوای لێکردوون نابێ سنووری سایکسپیکۆ بگۆڕێت چەند کورد ئاگای لەمەیە ئەمە بڵاویش کراوەتەوانی خەڵکی وریاش بڵاوی کردەوە خەڵکی گەلۆنا من ئەمین زەکی وەک کاکە سەڵاحی برام بە بیرمەند دەزانم چونکە ئەم پیاوە هەستاوە چووە تەنانەت بۆ لوڕستانیش بە دوای ئەوە بکەوێ بزانێ ئەوەی کەوا لوڕ ئەکەنە دەرەوەی کورد لەکوێوەیە تەنانەت ئەمین زەکی بۆچوونێکی زۆر جوانیاوە ئەڵێ جا ئەمە لە نەزانیان بووە یا پاڵنەرێکی تر هەبوو تەڵ ئەم پیاوە زۆر بە ئەدەبە ئەمین زەکی پیاوێکی زۆر بە ئەدەبە ئەو شتانەی کەوتوەتی واتاکەی گەیانەوە من سپۆڕی من زمانە و واتە سازیە واتاکەی زۆر بەباشی گەیانووە بەڵام بە زەقی وەکو من نا یعنی ئەوەی کە عەرەب پێڵە تەگبتەگ نا نەخێر زۆر بە وریایەنە دیبلۆماسیانە واتاکەی گەیانوە ئەم پیاوە چل پەڕەکە لە بیدایەتی کتێبی پێشوویەوە ئەنووسێ لەو کاتا لەبارەی زمانەوە بەڕاستی ئەمە ئەگەر بیرمەد نەبێ ئەگەر نەزانێ وەک خۆی ئەڵێ نەمانی زمان نەمانی نەتەوەیە ئەی تۆ چیم بێ لە بیرمەند من بەکام لۆجیک بیرمەند هەڵسەنگێنم بەچ کام لۆجیک لەبەرەوە ئەم پیاوە بیرمەندە ئەم پیاوە باسی ئەوەی نەکرا کە پەرلەمانتار بووە چیمان پێ ئەڵێ ئەمە وانەیەکی بۆ بەجێ ئەشتین پەرلەمانتار ئەبێ کێ بێ ئەبێ چۆن بێ چونکە ئەم کە پەرلەمانتار بووە بەڕاستی پەرلەمانتار بووە بەڕاستی وەک ئەوانە نەبووە ئەوە نەبوو کە لە دوایە هەرێمی کوردستان دمبگژەن و ئەوانەی ناردە پەرلەمانەوە نەخێر ئەو کاتە ئەوانی بەدەر لە ئەمیزێکی بەگیش بەڕاستی هەمووی کەسایەتی بوون کە لێ بوون من لە یادمە حەزەکەم لێرا بێڵم کەسایەتی وەکو کەیتیا بووە وەکو میرسمایلی ڕەواندزی نەوەی میری سۆران کە فەیسەڵ بە ئینگلیزەکان هەڵێ ئەم گەنجە دەورەیەکی تر لە پەرلەمانە بێ مەگەر من مەلیک نەبووم کە لە دواییە بەدەستی کوردی کوشتن بەڵام بەفیتی دەرەوە لەبەرەوە پەرلەمانەکەی تو ئەو کاتە ئاوا بوو مەسی عیانەکەی تو ئەو کاتە ئەو کەسانی تیا بووە بۆ نمونە مەلای گەورەی تیا بۆ فەیسەڵە چی ئەڵێ من یەمە خزمەتی بۆ کۆیە شەریعە و زمانی عەرەبیم پێ بڵێ ئەی ئێستا لەبەرەوە لەبارەی پەرلەمانەوە بێ باشە بە قوربان ئەوە منی ژوازە هێنم دروت بۆ ژیانی ئەو پیاوە ناوە کورتی ئەی چی بڵێم کورتیکەمەوە من ئەڵێم بەقەی کتێبەکە تێبینیم نووسیوە کتێبەکەم خوێنە تۆ زۆر بۆدی کاکە سەباح تۆ دەستی خۆش بەس ئەوەمەش ئەڵێم بە خۆش ئەڵێمەوە دوایی دووبارە بوونەوەی زۆری تایە ئەم کتێبە دووبارە بۆتەوە دەقەکان دووبارە بوونەتەوە چاوتان ماجەکەم هەرژی یارەتان باش و دەستخۆشی لە دکتۆر سەباحی بەڕێز و مامۆستان دەکەم من وەڵا سێ تێبینیم هەبوو هەر لەسەر ئەو قسانەی کە کران یەکەم سەبارەت بەوەی کە ئینگلیز خۆی هات پەیمانی سیڤەری نووسی ئەمە ئەنی حکمێکی زۆر زۆر مطلق و زۆر زۆر ناڕەوە و زۆر ببوورە نازانستیە بۆ چونکە تۆ حزورت نەبێ کەس ناتوانێت لە جیاتی تۆ بیرکاتەوە چ تۆ دانێت لە شوێنێ یا مافێکت داتێت کە یەکێک نەبێت داوایکە بۆیە کاتێک کە حزوری کورد لە ساڵی 1970ەوە دوای ئینقلابەکە یەن حزوری کورد لە باکووری کوردستان و بە تایبەتی لە ئەستەمبوڵ زۆر زۆر بوو و ئەو حزورە ئەوەندە ڕادەیەک گەورە بوو کە دوایەوە شەریف پاشاش پێشەوە خەباتی کرد چوو دیبلۆماسی لە کۆنگرەی لە ساڵی 19 وانە بەشدار بوو بەشداری کردووە قسەی کردووە ڕێگەمە دەق و دەق لە کێچێت پێش ماوە چەند ڕۆژێک پێش ئێستا هەمومان بینیمان لە ڕۆژاوای کوردستان لەبەرەوە کورد حزوری زەعیف بوو کوردیان نادیدە گرت ئەسڵان هێشتیان جینۆساید کا و بێت بەرەو کوردستانی خۆمانیش بێن بەڵام حزوری کورد کە لە هەموو کوردستانەوە و حزوری دیبلۆماسی کوردی و حزوری پێشمەرگەی کوردی و جەنگاوەر و خەڵک و ڕێپەیوانەکان وای کردا دوێنێ شەوبینیتان لە هەموو شتانی کە بەرامبەر کورد کردویانە پەشیمان بوون بۆ چونکە حزورت هەیە بۆیە حزوری کورد لەو کاتە هەوای کردووە ئینگلیزکە ئەگینا ئینگلیسیی بۆ کورد ناکرد خاڵی تر سەبارەت بە خودی مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگ ڕاستیە مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگ هەر بەز و کتێبەی بەستە کە پیاوێکی زۆر زۆر گەورەیە بەڵام لە بیرتان نەچێت ساڵی 1925 مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگ دێتەوە و تر لە کوردایەتیە بەشداریەکە پێشەوە مێژوو نووسی گەورەمان هەیە مێژوو نووسیوەتەوە زۆر باشتریش لە زۆر کەسی تر نووسیوێتیەوە
بچن کتێبەکەی حقیقەتی کوردستان بخێنەوە کە مستەفا پاشای ئامڵکی نووسێتی حوسێن حوزنی موکریانی چەندین وتاری نووسیە و کتێبی نووسیوە سەبارەت بەوە یعنی پێش ئەو هەر پێش ئەو بە 1-2 ساڵ ڕەفیع حیلمی کتێبێکی هەیە بە تورکی و بە کوردی و ئەوانە کە باسی چیەکە کورد لە فەجری تاریخەوە تاکو 1920 یعنی مامۆسا نابێت لەبەر خۆشەویستیمان لەبەر گەورەی مامۆسا محەممەد ئەمین زەکی بەگ خەڵکی تر نادیدە بگرین ئەمە خاڵێکی تر کە ئەمەیە قسە بکەم سەبارەت بە شێخ مەحموود بڕاستی ئەنگلیس سێ قۆناغی هەیە بۆ تەعاملکردن لەگەڵ کوردی باشوور نە کوردی باکوور تعاملی یەکەم 1970 کە دێ بۆ منتەقەکە لێرە تعاملێکی ئەمری واقعەیە شێخ مەحموود بۆ شایەکی سیاسی هەیە ئینگلیز ناتوانێت پڕی کاتەوە شێخ مەحموود پڕی کردوێتەوە بە حزوری خۆی بە قودرەتی خۆی بە توانای خۆی ئینگلیز تعاملێکی ناچاری لەگەڵاکە و حکومداریەک بۆ کوردستان دروستەکە پێشێڵێت تۆ لە لێراوە سنوورەکەی بچووکە هەر سلێمانی بۆ هیچ کوێتر ناچی شێخ مەحموود لەبەرەوە پیاوێکی گەورە بووە تموحاتی زۆر گەورەتر بووە وتێتی من ئەم دەوڵەتە بچووکەم بۆ چییە وتیانە کوردستانی ئێران ئەسڵم بۆیان نییەوانەی کوردستانی ئەو داوای کوردستانی ڕۆژهەڵاتیشی کردووە ئەو وای کردە کە لەگەڵ ئینگلیسیەکانە تێک چێ حکوومەتەکەی بڕوخێنن حکوومەتی یەکەمی دوای 1921 دوای گۆڕینی دوای ئەوەی کە کۆنگرە قاهیرە کرێ ئینگلیز بۆ چوونەکانی گۆڕاوە ئەوێت کورد لە چوارچەوەی عێراقا حکمی زاتێکی هەبێ و بڕۆن بە وردی ڕۆژنامەی پێشکەوتم خۆنە زۆر شتیتیایە خۆیان شانازیەکەن لە ڕۆژنامەی پێشکەوتن کە چۆن گوندەکانی کفریان خاپور کردووە وێرانیان کردووە هەرچی عەشرەت و ماڵ و هینەکانیان کوشتووە و مەڕووماڵەتەکانیان بردووە ئینگلیز خۆی شانازیەکە بەوە بەس ئەمە قۆناغێکی زۆر مەترسیدارە کۆنگرەی قاهیرە نەخوێنیتەوە لێی تێنەگەی وردەکاریەکانی تەفاسیلەکانی کە لەم سلێمانیە شێخ مەحموود وجودی نییە لەم سلێمانیە استفتایەکەن دوو استفتا یەکەم جار ناو نوخبایەکەن نوخبە لە سەدا 99 ڕەفزیەکە کە لەگەڵ عێراقا بێ ئەڵێن نابار لەگەڵ جەماوەر دوو مزگەوتی سلێمانی ڕ ئەسپی کۆکەنەوە لە جەریدەی پێشکەوتنایە لەوێ شاد لە سەدا سەد خەڵک ڕەفزیەکاتەوە کە لەگەڵ عێراقا بێ باشە ئینگلیز بۆچی بۆ شێخ مەحموود ئەوە شێخ مەحموود وازی لەبێن بۆچی بۆ یەکێکی تر دروستی ناکەی دەوڵەتەوەی کە خەڵکی کوردستان ڕەفزیەکاتەوە لەگەڵ عێراقا بێ قۆناغی سێمی تەعاملکردنی ئینگلیز کە ئێمە تێبگەین تەعاملکردنی ئینگلیز لە دوای هەڵگرتنی ئینتیدابە ئینگلیز لە هەموو شتانێک کە بەرامبەر ئەو مافە بەستیتانەی لە زمان و نازان چیەوە کردوێتی بەرامبەر بۆ کوردستان لە هەمووانش پەشیمانە بێتەوە کورد بە 4 ڕادستی عێراقکە چی لە یەکەی بیکەی هەرچی ئەنفالە هەرچی ئەو جێشەی کە ئینگلیز بۆ عێراقی دروست کردووە هەرچی ئۆپراسیۆنی جێشی عێراقی یەکەم ئۆپراسیۆنی ساڵی 1924 دەستپێکە حتا ئۆپراسیۆنێک ئەنفال و دوای ئەنفالیش جێشی عێراقی تا جێشی ئەسەی ئینگلیزی عێراقیش ئینگلیز کە پشتیوانی لێکە هەرچی ئۆپراسیۆنی جێشی عێراقیە لە پێناوی قەتعامکردنی کوردە کێ پشتیوانی لێکە یەک بەیاننامەی ئینگلیز بۆ بێنەوە لە مەجلسی عمومیان لە مەجلسی شوویخیان لە مەجلسی نازانم چیان بێنیوە بزانە یەک جار باسی مافەکانی کوردی کردبێت نیانە ئینگلیز لەگەڵ دەوڵەت نەتەوەکانی ئێرایە ئەگینا بۆچی بۆ خێڵێکی عەرەب کە نە داخوازی هەیە نەویستوێتی بێتە دەوڵەت نە هیچێکێوێت 25 دەوڵەتی لە ناو خەلیجە و نازانم چیا دروست کرد ئێوە بۆ کورد دروستیدانکە با بە شێخ مەحموود لە فڕێدا یەکێکی تر بێن خۆ مستەفا پاشا هات خۆ بۆ ماوەیەک بەس ئەمەیان ئەم کەلیمە خۆ بۆ ماوەیەک حەمدی بەگی بابانیان هێناوە بۆیرا بە بیانوەوەی کە کوردی نازانێ ویشیان لادا بۆ ماوەیەک چوون شێخ تای نەهریان هێنا ئەمە درۆکەن ئینگلیزی ئەمە ناوێ خۆمان بخەڵەتێنین و نابێت خەڵکی خۆشمان چاواشە بکەین بۆی کە بین ڕەمزێک لە ڕەمزە گەورەکانی خۆمان کە شێخ مەحموود بچووکەینەوە بۆم ڕادەیە زۆر سوپاس بۆ دکتۆر لە کتێبەکەم بیزبێڵە ئەڵێ کاتێک پێش ئەوکەبین بۆ عێراق لە بەریتانیا پیان وتین هیچ کیانێک بۆ کورد دروست مەکات من لە کتێبەکەی بیزبێڵەتیاتی دووەمیان کاتێک کە ئینگلیزیەتە ناو سلێمانیەوە
پێش هەموو شتێک 475 کتێب ئەسووتێن لە بزگەوتی گەورە. سێمەنە و نامانە کە لە بینی سکەشکاک و شەم هەمووە هەیە شەم هەموو داوای دەوڵەتی کوورد دەکات و ئینگلیز ڕەف دەکات. ئەی ئەو نامەیە کە ئەبرێت بۆ ئەسبەت الئومەم شەکی لەبەر ئەیبات باسی دەوڵەتی کوورد دەکات و باسی دژاتی ئینگلیز دەکات. ئەوەی نامەیە کە نێرێ بۆ ئیتحادی سۆڤێت، ئەو نامەیە کە نێرێ بۆ ئەتاتورک، ئەو نامەیە کە ئەنێرێ بۆ لینین، ئایا شەم هەموو باسی دەوڵەتی کوردی نەکردووە؟ ئایا ئینگلیز پشتی لە کورد نەکردووە؟ ئایا ئینگلیز دژی کورد نەبووە؟ زۆر سپاس. ئەم کاتتان باش. وەڵا پێشەشی پیرۆزبای لە دکتۆر سەباح دەکەم. بەڕاستی کتێبێکی نایاب لە هەموو ڕۆکانەوە پێشکەشی کردوین. ئەوەی کە بۆ من گرنگە لەو کتێبەدا کۆمەڵێک شتە کە کتێبەکەم خوێندۆتەوە، بەڵام بەڕاستی بەقوڵی نەخوێندۆتەوە، بە ڕاگوزەری خوێندومەتەوە، بەڵام دەتوانم سەرنجی ڕاگوزەری لەسەر بدەم. ئەوەی کە لە کتێبەکەدا بۆ من گرنگە دوو شتە. یەکەمیانەوەیە کەسایەتی ئەمین زەکی بەگ وەکو خۆی، ینی گرنگە کەسایەتێک لەم شارەوە بۆ دنیا ڕۆیشتووە بیناسی. ینی پێمان دەڵێ ئەم کتێبە پێمان دەڵێ کۆششی کەسایەتەکانی کورد کۆشتێکی گەورەیە و بەڵام بەداخەوە ئەمین زەکی بەگ وەکو هەموو کەساتێک گرنگەکانی تر 2000 کە بنەماڵەیەکی گەورە یان فیدراسیۆنی خێڵەکان لە کوردستان کە هەرناتە ئاراوە یان دەوڵەتی شاری لە پشت نەبووە، وەکو هیمەتێکی کەسایەتی ماوەتەوە لە مێژوودا وە کورد تا ئێستاش ینی یەک لە کێشەکانی ئەمەیە. ئەوەی تری ئەوەیە کە بەلای منەوە گرنگە تۆمارکردنی ئەو وەزیفانەیە کە لە کتێبەکەدا هەیە کە مامۆستا ئەمین زەکی بەگ بەڕاستی لە ئەستەمبوڵەوە لە سلێمانیەوە دەستی پێکردووە، ڕۆیشتووە بۆ ئەستەمبوڵ و بۆ هاتۆتەوە بۆ بەغدا و هاتۆتەوە بۆ سلێمانی و ئەو کۆمەڵە وەزیفانەیە کە بەرپرسیاری گەورەی لە عێراقدا بووە، چەند جارێک وەزیر بووە لە دامەزراندنی کۆمەڵەی کوردی لە بەغدادا، یعنی دەورێکی زۆر زۆر بەرچاوی بووە. کتێبەکە لە ڕاستیدا من پێم وابێت تۆمارێکی زۆر زۆر پڕبایەخە لانی کەم لە ڕوانگەیەکی ئەکادمیەوە کتێبەکە زۆر بە شێوەیەکی ئەکادمی نووسراوە. دەست خۆش بە دکتۆر کتێبەکە ئەوەی کە هەر گرنگە کتێبەکە نییە بەتەنیا، بەڵکو ئەو پڕاوێزانشەکە دکتۆر سەباح بۆ کتێبەکەی دروست کردووە لە ڕاستیدا یارمەتیمان دەدا بۆ ئەوەی بە ئاسانی بتوانین بە پانتایشی زۆر بەرپراوانتر لە مێژووی کوردستاندا گوزەر بکەین لە ڕێگەی ئەو پڕاوێزانی کە دکتۆر سەباح بۆمان دەباتەوە. بۆ نمونە تۆفیق حەبیبەک لە قامقامێکی 1990 ڕانیەوە تا دەگاتە ئاوارەی لەندەن و تا دەگاتەوە ئێرە و بێش دەلەوە تۆماری ئەو هەموو دەربڕینە سۆزداری و عاتەفیانەی دەستەبژێری کوردستان کە لە کاتی کۆچی دوایی دکتۆر ئەمین زەکی بەگ جارشکا داشتاوە کە ئەمانە هەمویان بەڕاستی قیمەتی تاریخی خۆیانیان هەبووە. من پێم وایە قسەکردن لەسەرەوەی ئایا ئەمین زەکی بەگ بیرمەند بۆ یان بیرمەند نەبووە، پرسیارەکە لەسەرەوەی ئایا کورد بیرمەندی هەیە؟ ینی بۆ بیرمەند چێە؟ من پێم وایە بۆ پرسیارە لاوەکیەوە ینی زۆر زۆر خۆمان مەشغوڵ نەکەین. ئەوەی کە لە بەردەستمان ئەوەیە کۆششکارێکی گەورەمان هەیە کە لە هەموو بوارە معرفیەکان، لە بوارە مێژوویەکان، لە بوارە سیاسیەکان، لە بوارە قانونیەکان، لە بوارە دەوڵەتیەکان، لە بوارە جۆربەجێرەکانی دیکەدا خەمی کوردبوونی بووە، ڕۆیشتووە ینی بە هەموو ئەو خەمە گەورانەی کە نەک لە شارێکەوە ڕۆیشتووە، بەڵام ئەو خەمی گەورەی هەموو کوردستانی بردووە لە دەوڵەتی گەڵی اتحاد و تەرەقیەکان باسی کردووە لە دەوڵەتی تورکیادا و پێش ئەوە لەگەڵ عوسمانیەکان دوای ئەوە لە بەغدا. برادەرینە من پێم خۆشە یەک شت سەرنجتان بۆ یەک شت ڕابچێشم، ئەوەی کە بەلای منەوە گرنگە کە ئەمین زەکی بەگ دکتۆریش لە کتێبەکەدا تۆماری کردووە، بریتی بووە لەوەی کە ڕۆیشتووە هەموو جارێک هاتۆتەوە سلەیمانی و هاتۆتەوە کوردستان تۆماری خزمەتگوزاریەکانی کردووە. چەند ڕێگا لە سلەیمانی هەیە، چەند ڕێگا لە هەولێر هەیە، چەند ڕێگا لە هەڵەبجە هەیە، چەند ڕێگا لە شارە زوور هەیە، تۆماری قوتابخانەکانی کردووە، چەند قوتابخانە لەو لە شارە کوردیەکان هەیە، بەراوردی کردووە بەو خزمەتگوزاریانەی کە لە ناوچەکانی تری عێراقدا هەیە. پرسیارەکانی لە مەلیکەوە کردووە، لە وەزیرەکانەوە کردووە، بردوێتی ئەنجومەنی وەزیران، معنای کابرایەک بۆ بە ڕوحێکی کوردایەتیەوە، بە شەخصیاتێکی ئەکادمیەوە، بە پێگەیەکی وەزیرەوە هاتووە خزمەتی ینی وڵاتەکە خۆی کردووە. من پێم وایە بەم کتێبە بەڕاستی کتێبێکی بەنرخە دەستخۆشی دکتۆر سەباح دەکەم. سپاس بۆ برادەرانش کە قسەیان لەسەر کردو
ئینشاءڵڵا هەمووتان بخوێنەوە من هەر ڕاستیش پێم باشە یعنی کتێبەکە بخوێنێتەوە ئەو دەخوێنێت سەر بکرێت چونکە ناکرێت کەس کتێبەکەی خوێن بێتەوە بێ سەرەت کتێبەکە بکە دەستان خۆش بێت. بناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێکم بە خێراتنیە مولاکەم الشيخ محمود فەرمێت نامەوێ ژینی ئەسارەت بەسمە عمری گومڕەهی نایکەما سەرخۆم بە دەستی مدعی تاجی شەهی قەت بە ئەمری دوژمنانم نامەوێ فەرمان ڕەهی. ئەوە وەڵامێکی زۆر دروستە بۆ هەموو ئەوانەی کە یعنی لە سەرکردەکانی کورد دەدەن لە ڕەمزەکانی کورد دەدەن. شێخ محمود مەلیک بووە هەمومان نەزانین لە دەرکی سەرە لە 1990 ئەدوەندز و مەراسیمێکی گەورەی بۆ ساز کرا و پێش مەلیک فەیسەڵ کە بەکرێگیراوی ئینگلیز بوون کە بنەماڵی شەریفی مەکە بوون خیانەتیان کرد لە دەوڵەتی عوسمانی هاتن کرانە مەلیکی عێراق و مەلیکی سووریا یەکەم جا مەلیک فەیسەڵ لە سووریا بوو خەڵک ڕاوێننا بەیعەتیان پێ نەدا بە ناچاری کرایە مەلیکی عێراق. من پێم سەیرە یعنی پیاوێکی گەورەی وەکو ئەمی زەکی بەگ یعنی مێژونووسێکی گەورەیە بەڵام لە ڕووی ینی تۆ پێت وایە بیرمەندە بەڵام شێخ محمود مەلیکی کوردستان نەبووە کورد سەرکردەی نەبووە بەڵێ مەلیک بووە سەرکردە بووە لێپرسراو بووە بەڵام لەوانەیە کەم تەرخەبی هەبوو بێت لە لێپرسینەوەیان. ئەوە زۆر شتێکی سەیرە ینی وەکو کابرا وتیان بە نوێژناکەی وتی وەیل للمصەلین الذین هم عن صلاتهم ساهونەکەی ناوت. ئەمە شتێکی ناهاوسەنگ و ینی باڵانسی نییە کە تۆ باسی پەیماننامەی سیڤەرکەی بەڵام باسی ساکس بیکۆ و باسی کۆنگرەی ئاشتی پاریس نەکەی کە فەڕەنسیەکان وەفدی کوردیان دەست بەسەر کرد لە سووریا کە ئەو کاتە سووریا مستعمەری فەڕەنسی بوو نەیان هێش بگەنە پاریس و کۆنگرەی ئاشتی پاریس و شێخ محمود بەناو هەموو عەشیرەت و هۆزە کوردیەکان ئەگەڕا و بە هەزارەها ئیمزای کۆ کردەوە بۆ ئەوەی نەلیکێنرێ بە دەوڵەتی عێراقەوە کورد داوای مافی خۆی بکە لە کۆنگرەی ئاشتی پاریس. ینی باسی 16 ئۆکتۆبەر و ئەوانت کرد یعنی تۆ خۆت دان بۆیە ئەنی کە زلهێزەکان ئێمە لە دەرەوەی توانای ئەو وڵاتە زلهێزانەوەی و من بۆ خۆشم یعنی جگەلەوەی کە پرۆفیسۆرم لە زانکۆم و اختصاسم ڕاگەیاندنەوە بەرهەمەوە لە زانستەسیەکان مامۆستا بووم بەشی ئەوە لەوە حاڵی ئەبین کە واقعی کوردستان شتێکە و هاوکێشە نێو دەوڵەتەکان و بەرژەوەندی زلهێزەکان شتێکی ترە. یعنی ئەمریکا فەڕەنسا بەریتانیا هەموو وڵاتانە بە دوای شێخ محمودەوە بوون بە دوای هەموو قەوارە کوردیەکانەوە بوون هەر ئەوان بوون هەر ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا بوون نیان هێشت رووسیا ئەو وڵاتانە بوون کە نیان هێشت کورد ببێت بە دەوڵەت و کۆماری کوردستانیان بە ساوای خنکاند وە شێخ محمودیان والێ کرد تەنانەت لە داریکەلی زیاتر نیان هێشت دەست بەسەر بوو. شێخ محمود خیانەتی نەزانی و ئەڵقەلەگوێی نەزانی و بەڕاستی دەستان خۆش بێت. ئێمە کوڕات تێکراوین کەسێک گەورەکەی نەگەینە عاسمان ناوین بە ناخی عەزایەکەین بەین بە زەویدا وەڵی ئەوە نەگەورەی بچووکیشین کام تۆ سەبحەکەڵ تۆ مامۆستا و گەورەی ئێمەیت بەتەمەن و بە سووەری ڕابردوشت بەڵام وەڵی ئەمینزێک نەبیرمان دەنە گەورەشە ئەوەی گەورەی تەنیا خوایە کەس گەورە نییە مرۆڤ قابلی غەڵەتی بێستە پیشە میزەکی بەک سیاسەمەدار بووە پەرلەمانتار بووە کاسبکار بووە لە هەمان کاتە نووسەر بووە شعری هەیە مێژووی هەیە بەڵام کتێ مێژووەکان هەموو شتێک گەورەترە ئەگەر بیمەدی سیاسیە کوا دوکتێبی سیاست بکات کوا دوکتێ یاسێلا سیاست بکە ئەوانە بەڕاستی هەڵن ڕاست بکات وەڵای مێژووسە شیکتر نییە مێژووسن گەورەی ئەمزێک ینی ئەمزێک لەو ساتی گەورە نابێت بە واقع بیت. قسەی دووەمەیە باسشی محمود و ئینگلیز وانە کرا ئامادەبانی بەڕێز بە خۆمان نەخەڵەتێنین ئەمە لە ئێستەیە ئاژین سپێ ساڵ ئەمریکا و ئێمە پارێزن ئێمە چیمان کرد دوجار بۆ خەتای ئینگلیز بێ بۆ خەتای خۆمان نەبێت وەڵایشی محمود لە شوێنی خۆی لە شکات بە حزوری بووایە ئێستا کورد دەوڵەت بوو باشە هەڵەی خۆمانە ئەوە تا ئێمە هەمڕۆ هەڵا ئەکەین بەم زانکۆ ئەکادمی خوێنەوەرە هەڵا ئەکەین ئێستا ئەمڕۆ ئێمە بۆی بەڕاستیاڵەکەی خۆمانە ئینگلیز و ئەمریکا فەڕەنسا نییە ئەوە چی دێ بکەن ئەگەر تۆ دەستە بێ خۆتنەوە چ سوپاسدانێک عەرەبەکاندا کە ئەو کاتە کە دەوڵەتی عێراق دروست بوو چوون مەلیکێکیان لە خاریجەوە ئیستراب کردیان بە مەلیکی عێراق بەڵام ئەگەر مەلیک محموود کاتی خۆی ژمارە نەبووایە و کەسایەتی نەبووایە و هێز و دەسەڵاتی نەبووایە چۆن ئینگلیز دەیکرد بە مەلیکی کوردستان هیوادارم ئەم پەیامم گەڵدانم هۆکارەکەی شتێکی باس کرد سەرنجی ڕاکێشە وتی تا ئێستا مێژووی کورد نەنووسراوەتەوە تا ئێستا ئەمە هەوڵدانێکی کەسیە من پێم خۆشە ڕۆژێک بێت مێژووی کورد و کوردستان ئازایانە بنووسرێت ئەمە تێنەگەیشتم لێ لە ڕاستیە ئەگەر ئەو ئایا ئازایانە یعنی چی
شتێکی وای نووسیوە ئیدی نازانم پیاو لەکوێ دەست پێ بکاتیان دکتۆر نییە شتیوان نییە هەمووی دروست کراوە زنجیرە داوای لێبوردنەکەم زنجیرەیەک کتێب لامای 6 کتێب دەرچووە بە ناوی بەڵگەنامەکانی فەرمانڕەوایەتی شێخ مەحموود یەک بە یەک تەماشام کردووە هیچی بەڵگەنامەی زانستی و هیچ جگەلەوەی کە بەڵنامە هیچ ناگەێنێ شێخ مەحموود کاغەزی نووسیەوە بۆ فڵان کەس بۆ فڵان کەس بۆ فڵان کەس ئەو دەستی ماجەکە ئەو دەستی ماجەکە ئەوە ئێجامە چی لێگەمەوە بەڵگەنامەی چییە بەڵگەنامەی زانستیم دەوێت سەبارەت بەو قۆناغا ئەنجا چۆن مامەسا حەمە ڕەسوول هاوار دۆستی 50 ساڵم بۆ لە نزیکەوە ناسیومە مامەسا حەمە ڕەسوول هاوار تێگەی بەداخەوە لە کتێبەکەیە لە هەردوو بەرجی کتێبەکەیە بەر لەوەی کە پێش هەموو شتێک کتێبێکی زانستی نییە ئەنجا لەو کتێبەدا زۆر قسەی تێدایە کە بەداخەوە کەوانە یەکی لە قسانە پێشم گوت کە لە ژیانە بۆ تۆ بە چ معنایەک مامەسا حەمە ڕەسوول هاوار ئەخر مامەسا حەمە ڕەسوول هاوار 29 ساڵ لە من بەتەمەنتر بوو وتم مامەسا بە چه حسابێک تۆ ئەمن نووسیوە کە دەڵێ ئینگلیز ئەوەندە پیاوخرابوون بەرامبەر بە کورد هەج وشەیەکی عەرەبی هەبوو بێ لە بەڵگەنامەکانە لەبەرەوەی ڕقی لە کورد بووە عەرەبیان لا بردووە کوردیاندا لەکوێ لە خۆتەوە ئەم قسەیە بۆ دەکەی تێگەی ئەجا ئەو شیعرەی نازانم برادێک لەمانە شیعرێکی خوێنەوە تێگەی ئەم دکتۆر تێگەی تێگەیشتن لە شعر زۆر گرینگە هەر ئەو شعرە سەرەتا شعرەکە کە دەڵێت نامەوێت بە حکمی مدعیش تاجی شەهید فەرمون نەتەوێت هیچ دەوڵەتێک لە دنیادا نەتەوێتەوە حەقی خۆتە بەڵام دەبێ ئەوە بزانی هیچ دەوڵەتێک لە مێژووی تازەدا دروست نەکراوە بەبێ پاڵپشتی دەوڵەتێکی بەهێز لە جیهانە ئەوە دەبێت زۆر بزانی شێخ ئەجا مەلیکی عێراق مەلیک فەیسەڵ ئەوە نییە بۆ سوکایەتێک کە تەماشایکەن مەلیک فەیسەڵ مەلیک بووە کابرایەکی ڕۆشنبیر بووە کابرایەکی سیاسی بووە کابرایەکی تێگەشتۆ من وەکو حەقیقەت بەڵام بەقەدەر هەموو دنیاش ڕقم لێتی ئەوە جیایە بەڵام وەکو حەقیقەت ئەو پیاوە خشانی ئەوە بووە کە ببێ بە مەلیک تێگەی ئەوە نییە تێگەی خۆزگەل لە ناو کوردیشا من حەزەکەم زیاتر لە ناو هەموو میلەتێکە سیاسی گەورەمان هەبێ زیاتر لە ناو هەموو میلەتێکە شاعیری گەورەمان هەبێت زیاتر لە ناو هەموو میلەتێکە پیاوی گەورەمان هەبێ بەڵام من ناتوانم دروستکەم بەبوو پیاوە گەورانە ئەدی زۆر قسە هەڵەگرێ دەردی کابرادەڵێ با لەوە زیاتر هیچ نەبێت ئێوەش ڕەنگە بۆمانەتۆ چۆن برا کتێبەکە ئەوە لەوێ بڕۆبی کە ڕۆبی خوێنەرەوە و تێدەگەی برا خاسەکەم بەڵێ ئێدە زۆر چاکە بەڵێ کاکە شێخ مەحموود عەیبی چێ بۆ شێخ مەحموود پیاوێکی گەورەیە کەسایەتێکی گەورەیە کاری کردووە هیچ جلاری لەوە نییە تێگەی بەڵام شێخ مەحموود بە باوەڕی من تێگەی من کتێبێکی کەم هەیە 120 لاپەڕەم لەسەر نووسیوە جا بەرجی دووهەمی کتێبی مێژووی کورد و کوردستان کە ئەویش دوو بەشە یعنی بە هەر هەمووی کۆی تێگەی 2500 پەڕەم نووسیوە تێگەی ئەنجا بە هەر حاڵ زۆر سپاس کاک تۆ زۆر سپاس کاک من تەنها دوو تێبێنی دەرەبڕم یەکێکیانەوەی گومانمان لەوە دەبێت هەر لە شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهەریەوە تاکو ئێستا کورد بە دوای پشتیوانێکی نێودەوڵەتیە گەڕاوە بۆ ئەوەی بگا بە ئامانجەکان شێخ عوبەیدوڵڵا تکای دنیای لە ڕووسەکان کرد خۆی عەرز کرد بۆ ئینگلیزەکان نەک ئامادە نەبوون پشتیوانی لێ بکەن بەشداریان کرد لە شکست پێێنانی شۆڕشەکە دوایەوە شێخ مەحموودی نەمر لە جەنگی شوعەیبەیە لەگەڵ ئەفسەرێکی عوسمانی کە ئەو ئەفسەری کە عەبدولوهاب متەسەڕفی سلێمانی سیەکان بەڵحاصڵ پێکەوە نامان وسن بۆ ئینگلیزەکان
یعنی لەوێ هەر لە بەرەکانی جەنگەوە و لەسەر داوای شێخ محمود خۆی ئینگلیزەکان دێن بۆ سلەیمانی و پێش ئەوە شێخ محمود داوای لە ڕووسەکان کرد کە ئەگەر ئامادە شتێ بۆ کورد بکەن ئێمە ئامادەین دژی دەوڵەتی عوسمانی شەرتان بکەین و شەریف پاشا لە 1940 من نامەی نووسی بۆ ئینگلیزەکان ئەگەر ئێوە ئامادەن شتێ بۆ کورد بکەین ئێمە هەموو هێزەکانی کورد دەکێشینەوە لە بەرەکان و لە 1930 عەبدوڕەزاق بەدرخان تکای دنیای لە ڕووسەکان کرد بۆیە لە ڕاستیە کورد حەچی دەرگا هەیە بۆ ئەوەی پشتیوانێکی دەستکەوێ شێخ محمود یەک داوای هەبوو لە ئینگلیزەکان تاوانی شێخ محمود چی بوو؟ ئەیویست مەلیکی کوردستان بێ ئینگلیز ئەیویست قایمقامێکی کاتی سلەیمانی بێ ئەنجا هاچی سەرۆک عەشیرەت و سەرۆک خێڵ و خێنە لێی هانەدا بۆی لێرەش فشاری بخاتە سەر یعنی چیرۆکەکە بەم جۆرە بوو لە ڕاستیە مەسەلەکە بەم جۆرە بوو هەتا شێخ محمود دەڵێ ئەڵێ ئێمە داوا لە ئینگلیزەکان ناکەین لە بەرەنجامی کۆتای پشتیوانیمان لێ بکەن تەنها پشتیوانی عەرەبەکان نەکەن ئەگەر ئەوان پشتیوانیان نەکەن دەرەقەت ئێمە ناین ئێمە ئەتوانین عەرەبەکان شکست پێ بێنین باوەس لەوە بێنین ئەکرێ ڕای دکتۆر ڕایەکە و تەنها من یەک تکام لە دکتۆر و لە هەمومان هەیە لە نووسینە حکمی ئەخلاقی کەم بکەینەوە حکمی ئەخلاقی تەنها شتەکان شرۆڤەکەین شتەکان بخێنە ڕوو حکمی ئەخلاقی لە نووسینەکانە کەم بکەینەوە کە ئێستا باز لە شتەکانی ژەکەین ئێمە لە بەردەم قۆناغێکی ناسکی مێژووی خۆمانایە وشاربوونەوەیەکی نەتەوەی تازەی کورد لە دوای ڕووداوەکان ڕۆژاوە دەستی پێکردووە ئەبێ مێژووش بەو جۆرە بخوێنینەوە کە ڕەخنەژەگرین نابێت جارێکتر مێژوو کورت لە مێژووە کردکەینەوە یا بەگژیە کابین ئەبێ بەو جۆرە بیگرین کە خزمەت بە نەتەوە سازی مامکە لام قۆناغەیە زۆر سپاس بەخێر بێنەوە دووبارە دەستی کاک دکتۆر خۆش بە هیوای بەرهەمی تازە ئینشاڵڵا بە هیوای ئەوەی ئێمە لە دوا ڕۆژە ئینشاڵڵا لەم ناقەشانە ڕزگارمان بوو بین لە چوارچەوەی دەوڵەتی خۆمانە بڕوانی نەشتەکە